وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو شەو ئێمە قەرار بوو دیبەیتێکمان بوێت لە پەیجی زانیار تیڤە، بەڵام بەهۆی هەڵەی تەکنیکی و ئەوەی کە ئێمە نەمانتوانی بەشداری بکەین لەو پلەتفۆرمەی کە کەڵکیان لێ وەرەگرت بۆ ئەم جۆرە مقابلەکردنانە. متاسفانە دوای ساعاتێک محاولەکردن موفق بە ئەنجامی نەبووین و وەختەکە درەنگ و کاتەکە درەنگ. ئەمما بێنەوە سەرەوەی کە لاهورە شەیخ جەنگی پەیامێکی تازەی هەناردگە دوێکە دوای پەیامگە لە پێشووتری، دوای ئەوەیش کە شاناز ئیبراهیم ئەحمەد لەگەڵ دەنگی ئەمریکا قسەی کردگەوە ئەو ئیتتیهامە ژەهر دەرخواردانە، ئیتتیهامە سەرەکیەکە کە ئەوانە دەستیان بۆ بردگە. لەگرا واجبە ئێمە هەم ئەم پەیامە تەحلیل کەین، هەم بێژین ئەم کارە بۆ ئەکری. بزانن ئێمە لە سەردەمانێکە لەم دنیا چاومان کردگەسەوە، بە تایبەتی ئەوانەی کە بە شێوەی ئیتنیکی پێیان ئێژن کورد، و ئێمە لە پڕێکا چاومان کردو و لە جوغرافیایەکە بووین پێمانیان وت کورد و خۆشمان لەناوە هەنێ وڵاتە دی لە پەراوێزی حەزارەتی هەنێ وڵات و تەمەدونی هەنێ وڵاتە. بەنەو ئەیگەمە جەبرێک بوو بەسەر ئێمە سەپیا، و ئێمە مەسئولیەتی شکستەکان و گەشەپێنەکردنەکان و گەورە نەبوونەکانمان لەم چمکی کوردە ئەدی و ئەوێنی کە خەڵکی سادە و ساکار و خەڵکی ئەوام پێیان وابوو سرفە ئەوەی کە تۆ کوردی وەناوت کووردە مستحقی هەر چەشنە زوڵم و هەر چەشنە لێدان و بڕین و دەربەدەرکردن و حتا بێ ژیانکردنیت. پس لەگرا ئێمەمانان هەڵگرت چمکێکین بەناوە کورد. من سەرەتا ئەم تەوزیحە بۆ ئەدەم لەبەرەوەی ئێوە بفەهمن کە مەفهوم میلەت مەفهومێکی ئینتزاعیە یان خیاڵیە. دەبێت مەجموعەیەک بەشەر بەیەک و باوەڕیان بە چیرۆکی کردبێت تا بەمانە بڵێن میلەت. بزانن ئێمە هەروە لە خۆمان و قسە فڕە ئەدەین ئێژین میلەتی کورد، بەڵام لە واقعا منێک کە خەڵکی کرماشانم هەم بە خەتابی ڕسمی هەم بە قسەی ناوە دڵە خەڵکی لە ناو شارە سلێمانیە، لە ناو شارە هەولێرە، کەلارە، کفریە یان قامشلووە یان دیاربەکرە، لە نەزەری ئەوانۆ کە ئەگاتە سەرە بەش و منفعەت، من نەک کورد نیم بەڵکو کابرایەکی ئێرانیم و نابێ حەقم بێ بەسەرە ئەوانە. من لەگرا شتێک ئێشێ بێژم وە بۆ ئێوە دەربکەوێت تا ئێوە بزانن لەگەڵ چی و چه مەسائلێکە دەست بە یەخەبووگن. ئەوەڵەن خەڵک یان مردم یان پیپڵ چمکێکی ئینتزاعیە، چمکێکی خیاڵیە. ئەم خەڵکە سەری دیار نییە، بنی دیار نییە، معلوم نییە کێ خەڵکە کە دەسەڵات بەکاری ئەوە، کە کەسێک بەکاری ئەوە، کە خۆتان لە قسەکردنی خۆتانە بەکاری ئەوەن ئێژن خەڵک. ئەم خەڵکە دیار نییە کێس تا تۆ بڕۆی بیوێنی. وەلێ ئەوەی کە ناوی حاکمیەتە تێت بۆ ئەم خەڵکە سەردائەنێت، ئینوان دائەنێت و بڕۆی بوێنی. ئینوانی مامۆستا، ڕیشسپی، سەرۆک عەشیرە، شێخ، مەلا، خەڵک جگەیەکاتۆ، سونی، شیعە، تەریقەتی، تەریقەت قادریە، تەریقەت نەقشبەندیە، ئەهلە حەقیە، عودوویە، یزیدی. لێو دووە ئەیان گۆڕێت بە حیزب، حیزبی یەکێتی، حیزبی پارتی، کۆمەڵە، یەکگرت و ئیسلامی فڵان بیسان. لێو دووە بەشیانە کاتە سەر ژن و پیاو، ژن پیاو، ژنانە فەمینیست، ڕێکخراوەی ژنان، ڕێکخراوەی گەنجان. ئەمانە ئەبن کۆی دەنگە، ئەمانە حاکمیت پێ ئێژێت ئەمە مەردمە و ئەمە حاکمیت دروستی کردگە. بەڵام من و تۆی مەردم
من و تۆیەکە لە پێگەی مردمین من و تۆ مردم بەو معنە ئینسانێک لە ناو سەرزەمینێکە کە هەموو حقوق ژیانە خۆی وەکو تووڕەیی وەکو حەقە تووڕەیی وەکو حەقە مالکیەت خاوەنداریەتی وەکو حەقە حەیات وەکو حەقە ئازادی تەنفیزی کردووە داوێتی بە عیدەیەک بەناوە حکوومەت کە ئەمانە گەرەکیانە لە ڕێگەی وەکالەتەوە نوێنەرایەتیەوە لە ڕێگەی مدیریەتەوە ئەم حەقەی منە ئەم حقوقی منە بە عنوانی ئینسان جێبەجێ بکەم و من ئێشێ لە ناوی ئەم کۆمەڵگا هەم حازر بم هەم شوێن دەسم دیاروێت هەم بەشدار بم هەم خۆم بنوێنم یعنی لە پرۆسەسە سیاسیە دەی من لەگرام مەوجود نییە هیچ کام لەمانە بە من نەدریاگە من سرفەن کریاگم بە توفەیلیە کریاگم بە کەسێکی دەرکریاگ ژی لە باوەژنەکەی و هیچ چێک شمول لە تۆ ناکە ئالە گراسە کە پەیمانە حەیدەری هەم لە پێگەی خەڵکە و هەم بە چمکێکە ناوی کوردە ئەم چمکە ئەگەر بووە بەهۆی سەرکوتکردنی ئێمە بووە بەهۆی بەپەراوێز خستنی ئێمە بووە بەهۆی کوشتنی بەهرەکانمان بووە بەهۆی ئەوەی کە خۆمان نەبینینەوە لەم جەهانە هەر ئەم چمکە دەبێ ببێ بەهۆی ڕزگاری و گەورەی ئێمە پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ یاران ئەو ئیجازە بە کەس نادەن مردم بوون وە کوردبوونیان لێ بسێنن و کە تۆ چمکێکت هەز بە ناوە کورد حەقت نییە ئینحیسارەن یعنی تایبەت بەکاری بێنیت حەقت نییە بەکاری بێنی مەسەلەن کابرا بووی نییە بەخۆی بێژی کوردستان عێراق بۆی نییە کابرا بووی نییە بێژێت بە ناو کورد قسە بکات چون ئیتر ئەو ناگرێت و بەشە گشتمانەکە فقط ئەو ناگرێت و ئەو خەریکە لە مڵکێکی گشتی کەڵکۆرەگرێ کە مەفهومە کورد بێ پێی سەرکەوێ بۆ خۆیەسی شکست بخوا بۆ ئێمەس پیاگوێ بۆ خۆیەسی تێی هەڵبدەن تێ هەڵدانەکە ئێمەی شەگرێتەوە پس ئەگەر ئێمە کیانێکمان بواە کەس نەی ئەتوانی ئینحیسارن ئەم چمکی کوردە بەکار بووە کەس نەی ئەتوانی ئینحیسارن ئەم چمکی کوردە بەکار بووە من نازانم تۆ کوێنەیت هەولێریت مەواطنی عێراقیت پێشکەشە بێ بەڵام بە ناوی کوردۆ جلوبەرگ بکەیتە بەرە دەم بکەیت و وەلێو دووە بە کەسێک بێژی سووری بە کەسێک بێژی ئێرانی بە کەسێک بێژی تورکی تەمامی ئەو جلوبەرگە و ئەو شتەی کە تۆ پێژی کوردی ئەگەر ڕۆڵەیە بوێ ئێشێ بیگرێ بیکا بە ناو دەمدا چون تۆ بۆت نییە لە مەفهومێک کە تۆ خاوەنی نیت وە چمکێک کە تۆ خاوەنی نیت ئینحیسارەن بیبەی بۆ خۆت بابزانن ئەم ئەقڵی ئێمە کۆمەڵی جوولەکە سەقەتیان کردگە ئێمە شتەکان دروست ناخوێنینەوە بۆیە ئەقڵەکە سەقەتە مثالێک بەمە خزمەتان بۆ ئەم هیچ ئینسانێ ئەحمەق لەدایک نابێ ئەحمەقی ئەکەن ئەحمەق ئەوێت دەسەڵات ئەحمەقیەکە پەروەردە ئەحمەقیەکە میدیاب ئەحمەقیەکە بزانە ئێژێ لاوەلاوەکەت بە یاسینم بێ لاوەلاوەکەت بە یاسینم بێ قۆڵی پڕبازن شەو سەرینم بێ ئەمە گۆرە بەیتی گۆرانیەکی فولکلۆرە دێ ئەمە ئینسانە ئەحمەقی دروزەکە بۆ تۆ لە هەموو دیوانەیەکی ڕۆمانتیکە لە هەموو خۆی پیاوێکی کوردیە کە خۆی بە مەرد ئەزانێت و خۆی بە مەچەکدار و قارەمان ئەزانێت تەبیعەتەن
لە ڕوانگەی عاتفی و سۆزداریوە پیا و پەناگای ژنە هەروە کە ئەتوانێ وە ژنیش پەناگای پیاوە بەڵام لە ڕووبەرە ئێرۆتیکە عشقیەکەی تەماشایکەین پیا و پەناگای ژنە پیاوە جسمی زلترە لەشی زلترە بەقووەترە بە تاقەتر نییە بەڵام بەقووەترە دێتۆ لە هەر دیمانەیەکی ئێرۆتیکی ڕۆمانتیکە مەعمولەن ژنێک ئەوێنی چون سەری بچووکترە سەری وا لەسەر شانە پیاگێکە و ئارامی گرکە لە باوەشیە ئەمە کامە پیاگە ئێژێ لاوە لاوەکە وە یاسینە موێ قۆڵە پڕبازن بازنێشی گەرەکە ژنەکە خۆشی تەڵای بوێت ئاڵتونی بوێ لەوێ تاوێ ئاڵتونی بێ ئەم قۆڵە ئاڵتونیە شەو سەرینم بێ دەئیسە تۆ پیاگیە ئەو دەژنی وا بۆچی ئێشێش بێتە باوەشە تۆ شێتوگە هاروگە خۆی تەڵای بوێت و خۆی ئاڵتونی بوێت و دەستیشی بنێتە ژێرە سەر ئەو کە لە زلەی تۆ هەتا بەیانی بتەزێ یعنی تۆ وەکو مناڵ بڕۆیتە باوەشی خەبکەی لە باوەشیە دێ ئەمە ئەقڵ سەقەت دروستەکە ئاغەگیان ئەمە ڕوانینە غەڵەت دروست ئەکا ئەمە ئینسانە سەقەتێ دروست ئەکا بۆیە تۆ کە تێتە ناو حەوزەی ژیانە ئیجتیماعی کابرا لە پڕێکا پێیان وتکە کورد فکرەکە بووگە بە خاوەنی نەکاکە ژیان نە تۆ وەختێک مەفهومێکی گشتی چمکێکی گشتی مڵکێکی گشتی بەکار ئەوەی ناتوانانی انحساران خۆت بەکاری بووی ناتوانی بێژی بە خۆم ڕەبتی هەست ناتوانی بێژی ئەم بەلەمە و ئەم قایغەی من سواری بووم کونی ئەەکەم ژێرەکەی خۆم و تۆ چی چاوت دەرتێرین غەڵەتەکەی تۆ خەریکی کونیەکەی تەواو ڕەت خوارۆ پس لێرە تۆ ناتوانی بە ناوچە گەرایی و بۆ خاتری ئەوەی وڵمە گۆشتە زیاتر بخۆی بەشە ئێمە نەدەی بیکەی بە بەشە خوات بیکەی بە ئەی چۆن موسیبەتەکانتان شەریکین لە یەکتریە ئەی چۆن بۆ وەختی فرمێسک ڕژاندن ئێشێ بین و شکستەکانتان و هەڵ مەرگەکانتان و مەرگە ساتەکانتان و برسیەتیەکەتان و ئاوارەیەکەتان و ها چۆن لەبێ ئاگشتمان شەریکین پس تۆ ئشێ لەگرا پەی بە داستانێک بووی ئەوەڵەن میلەت پەدیدەیەکی مۆدێڕنەوە تازە دروست بووگە ئەم میلەتە لە تەداومە دەوڵەتانە ئوروپاییە هاتکەوا حکوومەتە مطلقەی پاشا بووگە دەسەڵاتی پاتریمۆناڵ بووگن یعنی سەلتەنەتی پادشاهانە کە ئەم سەلتەنەتی پادشاهانە خواداگیە پێیان لەسەر سیستەمی فەئۆدالیە وە سیستەمی فەئۆدالی ئیدارە کردگە وە خەڵکەکان تابعی ئەو سیستەمە بووگن بەڵام لە دۆرانە مۆدەڕنا یەک اتفاقەکە فێ ئەویش ئەوەسە ڕۆحە معنەویە میلەت جێگای نوێنەرایەتی خوا ئەگرێت و ڕۆحە معنەویە میلەت جێگەی نوێنەرایەتی خوا ئەگرێت و ئەم جارە دوو چنگ دێتە دەرەوە خەڵک وە وڵات خەڵک وە وڵات چون پێشووتر خودە پادشا بەشێک بوو نمودێک بوو لە وجودە خوا ئەمە لە ئوروپا وا بووگە ئاغاگیان خۆ لە سەرزەمینە ئێمە وا نەبووگە خۆ لە وڵاتە ئێمە وا نەبووگە بۆیە ئێمە
بە سەقەتی هەرچی شتە گرتگمانە وەلی حاڵی ناوین لە حەقی شتە بە ئیشتبا حاڵی بگین وەکو ئەو گۆرانێکە واوتە بۆتان جا ئێستا ئاغایە لاهور شێخ جەنگی قسەی کردگە بابزانن بۆ ئێمە مهمە لەم سەرزەمینە چی ئەگوزەرێەوە کێ خەریکە چی ئەکا وە چۆن ئەڕواتە ڕێوە کوردستان تەنها بە یادەوەری ناژی بەڵکو کۆمەڵانی خەڵک داواکاری ئێستایەکی ئازاد و خۆپ ئاغای لاهورە شێخ جەنگێژێ خەڵکە کوردستان بە تەنها بە یادەوەری ناژی خەڵکە کوردستان هیچ یادەوەریەکی نییە ئاغای لاهور شێخ جەنگی خەڵکە کوردستان ئەگەر یادەوەری بوایە ئەو حیزبەی جەنابە کە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە یەکێک لە عەوامل سەرەکیە جێنۆسایدە حەڵەبجە بوو یەکێک لە عەوامل سەرەکیە ئەنفال بوو ئەو حیزبی ئێوە لە ڕاستای دەستەمۆکردنە خەڵکە کورد و سەرزەمینە کوردەوار بۆ حاکمیەتی عێراقی کاری کردگە ئەگەر خەڵک بیرەوەری بوایە ئەمانەی لە بیر نەکرد پس خەڵکی کوردەوار هیچ بیرەوەریکی خاصی لە ئێوە نییە مەگەر ئێوە گەرەکتان بێ وەکو ئستالین بیرەوەری بۆ دروستکەن تاریخی بۆ بگۆڕن وەکو ئەو کارانەی کە گەرەکتان و بیکەن تحتە ناو سریاڵ و فیلم و ئەمانە وەکو ئەو بەرنامانەی وا لە تەلەڤیزیۆنەکانتانە لە ژێرە ناوە گێڕانەوەی خاترات و عەمەلیات و سەردەمی شاخ و دوودانە ئینسانە ئەحمەق تێرن بەحسە ئەو دەورانەکە نا خەڵکی کوردەوار خاترەیەکی لە ئێوە نیە بیرەوەریکی نییە ئەگەر بیوایە باوەڕکە ئەو دەسەڵاتە نەیەتوانی بەسەر ئەو سەرزەمینە بوێسێ پس نیسی خەڵکی کوردستان تەنها بە یادەوەری ناژی بەڵکو کۆمەڵانی خەڵک داواکاری ئێستایەکی ئازاد و خزمەتگوزار و ژیانێکی شایستە و ئایندەیەکی باشترن بەڵام خەڵکی داواکاری ئازادی و ژیانێکی شایستە و ژیانێکی باشترن ئێستا زۆر ڕاستە چۆنەوە تفاقا کەفێ ئەوە ئەو خەڵکە هەموو شتێکی نیا دەسە ئێوە ئازادی خۆی خاوەنداریەتیە خۆی هەموو شتێکی نیا دەسە ئێوە چۆن جێبەجێیەکەن بە نوێنەرایەتی بە وکالەت دێ ئێوە دەستان گرکە بەسەر سەرچاوەی دەسەڵاتەکە و پارە بەشکردنەکە بزانە ئاغاگیان حاکمیەت هیچێک نییە بێجگە لە مالکشیەتی دەستگای بەرهەمهێنەر وە بڵاو پێکردنەوەی سەروەتی ئەم خاکە ئەم حاکمیەتە دەی تۆ وەختی ئینحیساران ئەمان تەگرتە دەسۆ چۆن ئازادی بەدی ئەکرێت چۆن تەودیعی بەرابەری و عەداڵەتی ئیجتیماعی ئەکرێت چۆن بزانە ئاغای لاهور شێخ جەنگی بام پێت بێژم لە هەر وڵاتێکە دزیش دەسی پێ کرد لە هەر وڵاتێکە کارشکێنی دەسی پێ کرد لە هەر وڵاتێکە کۆچی زۆری نەدەسی پێ کرد ئەمە نیشانەگەلی ڕاپەڕینە نەبووگەوە ڕاپەڕین بەڵام سەرەتای ڕاپەڕینە سەرەتای مردمێکە کە خۆی بە بەشێک لە تۆ نازانی و تۆ بە بەشێک لە خۆی نازانی بۆی لە هەر کوێ دەسیکەوێت دزیەکە لە هەر کوێ دەسیکەوێت تاڵاناکە لە هەر کوێ دەسەکەوێت کارشکێنیەکە و ئیش ناکە لە ئیشەکە دزێتەوە واستەکە ئێوە نامۆن بەو سەرزەمینە ئێوە نامۆن بەو خەڵکە ئێوە نامۆن بەو خاکە بەڵام ئەمانەی کە تۆ دیت دەبێ سازماندەهی کرێت دەبێ بتوانن خۆ سازماندەهیکەن تا بتوانن ڕاپەڕین دروستکەن کام لەم دیاردانە من وتم لە حەلیمە کوردستانە نییە کام لەم دیاردانەی کە من وتم نییە دەی تۆ چۆن گەرەکتەم کارە بکەی بزانە لاور شێخ جەنگی ئێوە هاتگەن بازارتان قڕۆخ کردگە ئینحیسارەن گرتەکتانە بۆ خۆتان دەستان بە سەرچاوەی ئابووری وە کونا ڕزقەکە گرتگە
هەر کەسێگەرێکێنان بخوا بێ لە ڕێگەیەوە بیخوا. ئێوە جەماعەتێکتان بە دەورە خۆتانەوەکو کردگەسەوە لەمانە جەماعەتێ هاتگنە سەدەرەوە دەمیان کردگەسە ناوە دەمارە ئەم سەرزەمینە و خەریکن بە دزیکردن لە ئەم مردمە، خەریکن ژیانەکەن. دزیکردن بەس پارە نییە. تۆ شانسی سەرکەوتن لە ئینسانێک بدزی، تۆ پێگەیە کە هەنە خوەت نییە و هەنە تۆ نییە لە ئینسانێکی تری دەریخکەی. تۆ ئمڕۆ لە هەرێمە کوردستانە شتێکە بە ناوی ڕقابەتی بازار و بربەرەکانی بازار نییە. ئەوانەی کە ئێژن بازرگانن هەموویان بەڕەنت و دەسەڵاتە ئێوە بەو پارەگەیگن کە گەیگن. ئەنا هیچیان نە بازرگانە گەورە، نە بەرهەمهێنەرن، نە کارە گەورە ئەکەن، هیچیان نەکردگە. لەکوێ مەلاین پارەیان بەدەساورگە؟ بەو ڕەفاقەتەی کە لەگەڵ ئێواسیان، بەو دەسەی وا لە ناو ئەو دەمارە خوێنە هەسیان. ئەنا هیچ کەسێ لەگرا بۆ 195 ئەو خەڵکە فەقیرە، چون 5% کە ئێوەمانان و دۆست و ڕەفیقەکانی ئێوە بن مەجالیان لە خەڵکەکە سندگەسەوە، مەجالیان لێ سنگەسەوە و خەڵکە ناتوانن. لەم ڕۆژگاری نادڵنیایەدا کەم هاکڕەوی و هەڵپەرستی و کەم تەرخەمی کەمینەیەکی خۆسەقێن بوون بە هەڕەشە بۆ سەرەزمونونەکەمان. لەم ڕۆژگارە نادڵنیایە ئای لاهورە شێخ جەنگی ئەم کەمینە خۆسەپێنە کێس؟ ئێمە خۆنیین، حکوومەتە هەرێمە، تەمامی ئەم حیزبانەسە وا ئێوە دروستان کردگە. ئەمە ئەو کەمینەسە تەمامی ئەوانەنە وا بازرگانی ئینحیساری وا لە دەسیانە، تەمامی ئەوانەنە وا هاوردە و بردەوا لە دەسیانە، تەمامی ئەوانەنە وا نایەڵن سەنعەت لە کۆمەلگای ئێمە هەڵسێ، تەمامی ئەوانەی وا نایەڵن بەرهەمهێنەری لە کۆمەلگای ئێمە هەڵسێ. لاورە شێخ جەنگی ئەزانی یەکێک لە دەلایلە ئینقلابە ئەمریکا چ بوو؟ نەهزەتی تی پارتی نەبوو، نە، ئەگەڕێتەوە زۆر پێشتر لاوە. ئەزانی چی بوو وای لاورە شێخ جەنگی؟ ئەمریکا سەرزەمینێکی وەسیع بوو، خەڵکی سوپێسی شیتیا بوو، سپی پێسەکانێک کە ڕۆشتبوون بۆ ئەمریکا پێویستیان بەوە هەبوو کە چەکیان بوێت، یەک بۆ ڕاوکردن، دوو بۆ پاراستنە خۆیان. ئەکسەرەتی سپی پێسەکان چەکیان هەبوو. تازە بابزانی چەکەکانی دەوڵەتی بریتانیا و فەڕەنسە چەکی سەرپڕ بوو. تەمامی کارێک کە کردبوویان ئەمە بوو ئەم چەکە زوو پڕ بوێتەوە، لەبەرەوەی لە فاسڵەیەکی 50 یاردی تا 75 یاردیا تەقەیانە کرد لە یەکتری. دەبوایە هەر سەربازێکی بریتانیایی بتوانێت 3 جار 4 جار پڕی کاتەوە لە دەقیقەیەکە، وار سەربازێکی فەڕەنسی. لێرە دقەتی چەکەکە بۆیان مهم نەبوو و بۆردی چەکەکەیش بۆیان مهم نەبوو، ڕژاندنی ئاگر لە دەقیقە بۆیان مهم بوو. بەڵام لە ئەمریکا خەڵکەکە ڕاوچی بوو، بۆیە نەوعە چەکگەلێکیان دروست کرد کە خانی بوو لەسەرەوە پڕەکریاوە 300 یارد بۆردی بوو. و کاورای ڕاوچی بێ ئەوەی کە باروتی زۆر مەسرفکە و گولەی زۆر مەسرفکە مەشیایە یەکەم گولە بیدایە لەو حیوانە لەو شکارە بیکوشتایە، بۆیە دقەتی ئەسلحەکانی ئەمریکا لەسەرەوە بوو. دەوڵەتی بریتانیا شرووی کرد بە سەتاندنەوەی چەک لە خەڵکە ئەمریکا، چەکیان لێبسێنێتەوە. یەکەم مقاومەتەکان لە بەرامبەر چەککردنە خەڵکی دەسی پێکرد و ئەمریکایەکان لە سوورپێسەکان فێر بوون شەڕی گریلایی بکەن تەکە ئینگلیسیەکانە. بۆیە لە ماوەیەکی زۆر کورتە ئەمریکاییەکان بە کەڵکوەرگرتن لە ڕاوچیەکانیان چون زانیان لە ئەو جۆرە شەڕەی کە ئینگلیس گەرەکیسی لە ئینگلیسی ناوەنەوە کەوتنە شەڕە گریلایی.
لە فاصڵەی 300 یاردیە ئەیاندا لە فەرماندەکان و ئەفسەرانە پایەبەرزە ئینگلیسی دەیان و سەدان ئەفسەر بریتانیایی کوژیا بەدەست ئەمریکایەکان چون چەکەکانیان 300 یارد ئەچوو و بە یەک گول لە ئەفسەرێکیان نەکوشت و چەکە ئینگلیسیەکان ناچوو. ئێوە چەندی سعیتان کردگەم خەڵکە ئێمە بەخەسێنن، ئێوە چەندی سعیتان کردگە ئەم دەسەڵاتانەیە لێ بسێنن. خەڵک دەسەڵاتی نەوێ بەسەر هیچێکا دەسەڵاتی نەوێ. چۆنە تۆ وەختی محاولەی چەککردنە خەڵکی ئەدەن ئێوە خەڵک مقاومە لە بەرامبەرتانە ناکە؟ چۆنە ئێوە وەختی دەست ئەگرن بەسەر سروەتە ئەم مەردمە خەڵک مقاومەت لە بەرامبەرتانە ناکە؟ چۆنە ئێوە لە پڕێکا کوڕێک دەرتێرن؟ شاسوار ئەولواحی لەکوێ هاوردگێسی کوڕەکەوا و چییە بووگە بە میلیاردەر؟ لەکوێ هاوردگێسی؟ کابرای کوڕەکەوا و چی لەکوێ ئەم دزیە کردگە بووگە بە میلیاردەر؟ دەرفەتی لە چەند هەزار ئینسانە کوردی سندگەسۆ کە ئەوی سەبووگە بە میلیاردەر. بە هیممەت و بە پاڵپشتیە کێ ئەم کارەی کردگە؟ کێن ئەم کۆمەڵە قەسکەسەوە ئەم دەسەڵاتیانە قۆرۆخ کردگە بەشە میدیا یەکێ 50 دانە 100 دانە 200 دانە پەیجە فەیسبووکی و ئینستاگرامیان هەز، یەکێ 4-5 کاناڵی تەلەڤیزیۆنیان هەز. خەڵکی کوردستان دەیانەوێت بزانن ئەو ئازادی و ئاشتی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چاری خۆنووسینەی کە یەکێتی لە پێناویدا دامەزراوە بەکوێ دەگەن؟ خۆ جەنابەت لە دیبەیتەکانە پێشووترا پێتمۆد یەکێتی حیچێنیە. یەکێتی حیچێنیە سە تۆ 180 دەرەجە گۆڕیاگی. ئەم دەفعە هاتکی ئەوەڵن بەکراوندە موسیقیەکی حماسی سرود خسکەسە پشتی کارە خاسێکە کردگە. بەڵام لاورە شێخ جەنگی تۆ تێڵاکە لەسەرەوە گرتگە لە بنوو نەگرتگە. وتم پێت وا لە بیرتا من وتم تۆ ڕەهبەرە سیاسی نیەی لە پڕێکا بووی تۆ کوڕێ، تۆ مشت و مڕە سیاسیت نەکردگە. بزان لاهۆریستە دەسەڵاتیان لە تۆ سندگەسۆ. تۆ سابەتی ئەەکەی پیاگی وەتوانیم دەسەڵاتە یا بیگەڕێنی تۆ یا ئەوەی گەرە کێسی لێتی بسێنێ بیڕۆخێنی وە دەسەڵات کەوێتە دەسە خەڵک. ئەلەگرا تۆ تازە تەمرین ئەەکەی تەبدیل بووی بە کەسایەتێکی مبارز. بەڵام وایتە سەرەتاکەیە تێڵاکەت لەسەرەوە گرتگە لە بنەوە نەگرتگە. ماکتە حتا ئەو بوێسێت و ئیشی ڕادیکاڵتر بووی تۆ با بگەیتە ئەو پێگەی کە مردم هەس یعنی بێدەسەڵاتەکان جا ئەو جار ئیشی ڕادیکاڵ بووی تۆ. تا ئەو جارە بفەهمی ڕادیکالیزم لەکوێوە تێتە دەرەوە. بزانە لاوە شێخ جەنگی ئێمە تۆ بە ڕاهبەر نازانین، ئێمە تۆ بە ئەمرازێک و کەرەستەیەک ئەزانی کە ئەتوانی لە دەستی خەڵکاوی. ئیستا تۆ حەچیشتە لە دەسەداگە تۆمەتی ژەهر دەرخواردکردن و تەوتەئەکردن و دزی و فزیکردن خریاگە سەپاڵە، یعنی تۆ مەرگە سیاسیت کردگە. ئیتر مەرگە فیزیکی کەی ئەەکەی مەرگە جەستەکەی ئەەکەی معلوم نییە، بەڵام تۆ مەرگە سیاسیت کردگە تا ئەم دەقیقە وەفەوتی ئاگی. تۆ چۆن ئەتوانیت حدە ئەقل خۆت ببوژێنیتەوە، حدە ئەقل خۆت بهێڵیتەوە؟ چۆن ئەتوانی لە ژیان خۆت پارێزگاری بکەی؟ چۆن ئەتوانی؟ ئەوەسە تۆ ڕادیکاڵ بی، حتا لە مەوزە و لە هەڵوێستە ڕادیکاڵیا بوێسی کەس ناتوانێت دەسەر بووە. بۆ ناوبانگێکە دەرکردگە لە ناو زەهنیەتە ئەم مردمە ئەتوانی ببی بە کەرەستەیەک لە نزیکترین جێگا ئەمانەی وا ئامڵە فەساد بووگن تا ئەم دەقیقە کە حیزبەکەی تۆوێت کە ڕەچەڵەکە ئەو بنەماڵەیە بێت کە داینیا بێت تۆ ئەتوانی هەڵی گەڕێنی تۆ. لەگرا ئێمە تۆ وەکو کەرەستەی مردم ئەوێنین وە خۆمان
لەو پێگە ئەوێنین تۆ هەدایەتکەین دەنا تۆ فوتیاگی پس لەگرا ئێمە نەقشی لەش و بازوویەکمان هەزوە تۆ ئەبزارێکی کە بەکار تێی و ئەڵبەتە نەفعیشی واتیا بۆ تۆ نەفعەکەی ئەمەسە تۆ خۆت پاکەکەیتۆ نەفعەکەی ئەمەسە تۆ تەمرینی مردانەگی شەکەی نەفعەکەی ئەمەسە وەکو دانەیەک ئینسان لەم سەرزەمینە مردم لەوانەیە احترامە بۆ قائل بوێ و جێگەوە پێگەی کۆمەڵایەتی پەیداکەی و مردم بتوانێ لێت ببوورێ بابەتە کارهایە کە کردکتە تا ئەو ڕابردووە پاکۆکەیتەوە بەها باڵا سیاسی و کۆمەڵایەتیەکانی یەکێتی هیواکانی خەباتی ڕزگاری نیشتیمانی و دەستکەوتەکانی پس تۆ لەگرا هاتی بێژی یەکێتی مەبدەئیشی هەست ئاشتی ئازادی مافی خۆ مافی چارەنووس دموکراسی دێمانە چ ڕەبتێکیان بە یەکێتی هەست باشە ئاشتی لەگەڵ کێ ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی لەگەڵ کێ لەگەڵ دەوڵەتانە منتەقە ئاشتی منزورە سڵحە پیسە ئازادی چۆنە چه شکلیە ئازادی لە کێ لە چی دموکراسی چه شکلیە چۆن تەنفیزە دموکرات نوێنەرایەتی وەکالەت و نوێنەرایەتی تۆ پێی ئێژی دموکراسی ئەو دەسەڵاتەی کە من وتم هێزە پارەس تەوزیع ئەسروەتە داهاتە تۆ دەسە بەسەر یاگر کە بە ناوی حیزبەکەتەوە دەی چۆن لە دڵامە ئازادی تێتە دەرەوە تۆ چۆن پێت وایە دموکراسی بە نوێنەرایەتی و بە وەکالەت و بە مدیریەت و ئەمانە ئەنجامەوێت بۆ ئێوە کامە مۆدەلە دموکراسی خەریکن باسەکەن دموکراسی 1 ملیۆن جۆر ئەتوانی تەعبیریکەی هەر لەم دنیای غەربە خەڵکەکە تا ئەگرا لەم مۆدەلی تۆ پێژی دموکراسیە ڕەخنەی گەورەی هەست چون هیچ نمودێ لە خۆی نامێنێ و ئەمری سیاسی لە ناوە کۆمەڵگا تعتیل بووبە ئێستا تۆ گەرەکتە بێژی یەکێتی مەبدەئە دەی یەکێتی ئەگەر حیزبێکی کوردیە بۆ کورد هیچێکی پێ نییە ئەوەسە دەستکردەکەتان بووگە بەوای حەلیمە کوردستان لەم حەلیمی کوردستانیشا خەڵکەکە بە ئێمە ئێژێ تۆ کابرایەکی ئێرانیت 2000 جمێنی ناموسیشەدا ئەوەی ئینتیماس نەیماگە ئەوەی ئەخلاقە نەیماگە بووگە بە کاورایەکی سکپەرستی گەڵپەرست ئەمە کارنامەی ئێوەس ئێستا تۆ گەرەکتە بێژی یەکێتی مەبدەئیش هەست هەنێ کولیات وت و چوویت مەبدەئەکەی ئاشتی بوو دموکراسی بوو ئازادی بوو دیاریکردنە مافە چارەنووس دەی ئەمانە بێرەوە لەسەریان قسە بکە دەفعی بێ لەسەر ئازادی قسە بکە دەفعی بێ لەسەر دموکراسی قسە بکە تا بزانین ئەمەی کە تۆ بە عنوانە ئارمان و ئیدئال خەریکی بەحسیەکەی چه شەکڵیە و ئێوە چە نێتوانیتان ئەمە بوونە ڕێوە لە ڕۆژی یەکەمەوە تا ئێستا ئەم کارەی کە گەرەکتەبیکەی خراو نییە خاسە بۆ خۆت مەبدەیە هەڵبژێری چون ئێستا تۆ زانیت کارە سیاسی کردن مبارزەکردن ئیدئۆلۆژی گەرەکە ئیدەی گەرەکە مەبدەئی گەرەکە تۆ ناتوانانی بە بوروکراسی شەڕە بوروکراسی بکەی ناتوانی تۆ ناتوانی بە دەستگای قەزایی و حاکم و دەستگای داد و ئەمانە لە بەرامبەر بوروکراسیە بوێسی پس ئیستا کە دەسە بەرگە بۆ مەبدە شەبێ ئەم مەبدەئانە تەوزیح بێ من ئەزانم نە جەنابە نە ئەوانەی وانە حەلیمە ئەمانەی کە جەنابە باسە کرد نە ئەیزانن
نەچۆنێتیەکەی ئەزانن نەحیج ئێوە کەوتکن بەسەر سفرەیەکە ئەربابێ شتێکی پێتان داگە و خەریکن لێ ئەخوان کاریشتان بەوە نییە عەزیەت ناکێشن تۆزێ لەو مێشکتانە کەڵکوەر بگرن بەڵام خراپ نییە تۆ بکەویتە موقعیەتی گەرەکە بێ تەلاشێ بکەین کە دەیان هەزار شەهید و تێکۆشەری قارەمانگیانی خۆیان لە پێناو بەخشی چیان لێ دێت کێ کوردستانەکەمان لە داگیرکاری لە مشەخۆری و قۆڕکاری دەسەڵاتێکی ناپەسەند دەپارێزێ و کێ دەیپارێزێ ئیسە دەسەڵاتەکە ناپەسەندە دەسەڵات و حکوومەتە هەرێم کێ داینیاگە بۆ سەمەرەی 30 ساڵەتان بوو بەم کاولکاریەکە کردتان ئەم دەسەڵاتە ناپەسەندە کوردی دەسەڵاتی هەرێمە بۆ ڕاشکاوە نەنایژیتی کە خۆتیش تا دوێکە بەشێک بووی لەم دەسەڵاتە ئەڵبەتە ئیرادی نییە ئێستا ئاوڕت داوێتەوە ئیرادیشی نییە حتا لە دەستی تۆ دەریان هاورد بێ و تۆ ئێستا محاولە بکەی بیگری و بۆیە ناچاری ڕادیکاڵ بووی تۆ ئەمە خۆی هەنگاوێکی گەورەز نیشانەدا تۆ حداقل وەکو ئینسان تۆزی خیرەتی شەواتە ئەو گشتە قەبارە بچووکە کێ هاوردەگنی لەوێ داینیاگن ئاپیای پیانەی لە بەرامبەر یانەبویسی گشتیان ڕاوەنی باشە ئەم دەسەڵاتە ناپەسەندە ناپەسەندیەکەی لەکوێ بوو هەر لە یەک نەفرە دوو نەفرە ئەی مشەخۆرەکان کێن بندیواران خۆرەکان کێن ئەو بنەماڵە شەهیدانەی وا تۆ بەحسیەکەی و 70-80 دانە مەعاش ئەگرن کێنەوانە بندیوارانە ئەگرن گشتیان ئەوانە وا بووگن بە هەوێنە ئێوە ویسە دەم و لووتیان هەڵ پێشاگەسەوە کێنەوانە کاکلاور چەند نەفرن چەند هەزار نەفرن لەو لیستە 1.5 ملیۆن وا ئەیدەنەوە بەغا موچەیان بۆ بێ چەندێکیان مشە خوارە ئێوەن تا ئەم دەسەڵاتە قێزە و نەتانە داگەمە من 5 ملیۆنە گشتی ئەوانەنە ڕزگار دەکات خەڵکی کوردستان دەیانەوێت دڵنیابن کە سەروەری یاسا و ئازادیەکان کێ ڕزگاریەکە تاکە کەسێ ڕزگاریەکە یا جەریانێکی ئینقلابی ڕزگاریەکە یا مەکتەبی ڕزگاریەکە یا ڕەوایەتی لە کوردیەت ڕزگاریەکە کێ ڕزگاریەکە کاک لاهور تۆ ئەتوانی کەرەسەی مردم بی تۆ ئەتوانی مسلح بی بە ئەندێشە تۆ ئەتوانی بەشی خۆتیش ڕابەرایەتی بکەی بەڵام لەو قەوارە نادوێنم ببی بە ڕاهبەرە کاریزماتیکێ خەڵکێک مەگەر ئەوەی کەەوە قەبارە دەربێری لەخۆت لابزانین دەرتێت لێت ئیمکانی نییە پس لەگرا کێ نییە کە ئەو کارە ئەکا لەگرا ئیدەیەکە کە ئەتوانی ئەو کارە بکە و ئەم ئیدە کەسانێکی پێ مسلح ئەکرێ و هدایەت ئەکرێت تۆ ئیدەتە نییە و تۆ ئەتوانی لە مردم ئەو ئیدە بەگری ئەگەر ئەو مردمە دیوە ئەو خەڵکە دیوە قسە ناکە چون نازانێ چۆن قسە بکە ئەوە نیە ئێمە قسەکەین ئێمە مردمین و نایڵین کەس بە چارە نووسمان بازی بکە نایڵین کەس معاملەی بەسەرۆ بکە کەسیش بە ئەرباب و سەروەر نازانین خۆمان بە ئەرباب و سەروەرەزانین ئیستەیشە هاتکین نەسیحەتت تۆ ئەکەین و تۆ پێت ئێژین تۆ کەرەستەی ئەگەر تۆزی خیرەتت یاوێ بۆ گیانە خۆت ئەتوانین هێزە پێبین ئەتوانین وەکو چۆن مەچەکێ ئەنەوێ لە شمشێرێک تۆ شمشێرەکەی تو بەکارەبێری و لەگرا تەبیعەتەن منفعەتە تووشی واتیە توش بەشێکی لە خەڵکەم سەرزەمینە دانەیەکی لە خەڵکەم سەرزەمینە مەسئولیەتێکی گەورەتر کەوت کەسە ئەستۆت ئیستا ئەتوانی هەم ببی بەهۆی
ڕزگارکردنە خوات هەم بتوانیت بەشێک لە مەسئولیاتێکە لە سەرشانتە جێبەجێ بکەی. ئایشی کار و پیشەییان موچە و قوت و کەسابەت و ژیانیان لە دەست کەمینەیەکی مشەخۆر پارێزراو بێت. خەڵکی کوردستان مافی خۆیانە داوا بکەن. باشەم قسە دروست بوو، کاملەنەم قسە دروست بوو. ئیستا کاکە لاهوور تۆ ئیشێ بێی لیستی تەواوی ئەوانەی کە مشەخۆرن، بازاڕیان قورق کردگە، پیشەیان قورق کردگە، ئەوانەی وا دەستیان بەسەرت داهاتەکە گرتگە، هەم بیان ناسێنی هەم بڵێ چۆن ئێشێ و تۆ چۆن گەرەکتە لەگەڵ ئەمانە ڕوبەڕوو بووی. تۆ بێژیان ئەگەر نازانی چۆن ڕوبەڕوو بووی تۆ، ئێمە پێت ئێژین چۆن ڕوبەڕوو بووەرۆ. ئەگەر هێزیشە گەرەکوێ هێزیشە پێ ئەدەین تا ڕوبەڕوو بووی تۆ. پس لەگرا تۆ ناتوانی هەر کولیات وێژی پێی پیابنی و بڕۆی. گۆم هەتا قوڵتر وێ مەلەی خۆشترە. بزانە ئاوای لاهوورە شێخ جەنگی با شتێکە پێبێژم. دیوتە ئەوانەی وا ئەیانوەن بۆ ئێعدام چۆنن، ها دیوتە وەکو مەڕ و ماڵاتیان لێتێ، وەکو مامریان لێتێ، وەکو مریشکیان لێتێ، خەپەکەن هیچ ناکەن. لەوێ تووشی وەحمێکەون بە ناوی وەحمی ڕزگاری. کابرا تا ئەو دەقیقە پەتەکە ئەخەنەملی باوەڕی بەوە نییە کە ئەمرێت. هەر چاوەڕوانە بیبەخشن، هەر چاوەڕوانە فیلمی فرەی دیوە لە پڕێکایەکی وێ ڕزگاریکە. بۆیە پەلەقاژێ ناکە، دەسێ ناوەشێنێ، بە قودرەت خۆی نیشان نەدا. حتا ئەو لە حەزە وا جەڕوسەقیلەکەی هەڵەدەن وە کاورا ملیشکێ. باوەڕ ناکە ئەمرێ. تۆش کەوتیتە ئەو وادیها تەوەهومی وەحمی ڕزگاری داتی گرتگە. با بزانی وەختی کاورە ئێژێ گەرەکی وگە ژەهر خواردمان بکاوە ژەهری پێمداگە، دەسی وا لە فەساد و ڕفاندنە، دەسی وا لە کوشتنە. تۆ سووتگی لەبارە سیاسی وە. تۆ هەیکەلە سیاسیت لاهوورە شێخ جەنگی مردگە و تۆ قبوڵە کردەمە. ئیستا کە گەرەکتە ڕزگار بوویت، ئیشێ بنەوی لە بنە تێڵاکە. ئیستا توێشێ لیست بیتە دەرۆ دەستگای دژە تێرۆر و زانیاری لەبەردەساوگە. ڕوویکە کێن ئەمانە، ئەمانەی وا قورق ئەم سەرزەمینیانە کردگە کێن. دەستیان بەسەر ئەم کۆمەلگا کێشاگە کێن. لەوەی کە فەسادە ئەقڵ خاتە ناو زێهن مردم، لەوەی کە درۆ و شایعە ئەخاتە ناو زێهن مردم، لەوەی کە ئەم مردمەی وا کاول کردگە کێن ئەمانە. کاک وەحید کامێرات هەناردگە گەرەکتە بەشداربی لە دیبەیتەکە. ئەگەر گەرەکتە بەشداربی ئەدەکەت لامە بە، ئەگەر گەرەکت نییە تا من ئەدەکەت قبول کەم. ببەخشن لای بە ئەدەکەت. بەڵێ لای برد. ئەگەر گەرەکتانە بەشدار بن زۆر عالیە، فەرمونون بەشدار بن. هەرێمەکەمان نەکرێت بە قوربانی ململانەی شەخسی. بژانەوەی ناوچەکەمان نەدرێتە بەر ڤیتۆی پلانێکی. هەرێمەکەتان دەمێکە بووەتە قوربانی ململانی شەخسی. دەمێکە ئێوە مەفهومی و چمکی ئامی کورتان گرتووە و کردوتانە بەهینی خۆتان. دەمێکە ئێوە بە ناوی کورد حەیتەرانەکەن. دەمێکە ئێوە بە ناوی کورد مەعاملات ئەکەن. دەمێکە ئێوە بە ناوی کورد خەریکن شکست و خوێڕیەتی تۆمارەکەن وەی کەنە حسابە کوردۆ. دەمێکە ئێوە بە ناوە کورد لەسەر کورسیە هەر داگیرکەرێکی ئەم سەرزەمینە و کۆرپۆرێشنێکی ئەم سەرزەمینە دانیشتبن. دەمێکە ئێوە لەو ناوەی کە مڵکە گشتیە ئێمەس
دزیتان کردگە زانی وەسە چی؟ وەسە 5-6 دانە برا دانەیەکیان ناوڵۆکی باوکی بدزێ بەشی براکانەتر بخوا وەسە ئەوەیەوە واتانە کردگە و دانەیە کورد نەیداناوت دەمتان تا ئێوە حەقتان نەبێ لەمە ئیستفادە بکەن تا بە شەهامەت و خیانەتەکانە خۆتان بەرزبانگ نەکەن و نەیکەن بە عەقڵ ناوژێ مێشکە خەڵکە و خەڵک تکراری کاتەوە ئای لاوڕ شێخ جەنگی هەرچی من ماوەچوون خەتمە کەلاومن تۆ یا تەسلیم ئەویت تێڵی خاز بتهاڕن بکەویتە غەڵەتکردن یا تۆزی غروری پیاوانە دواتیا و ئەم کارە ناکەی دەرنەتیجە ئێشێ تاپای مەرگ بوێسی و بنەویرە بنە تێڵاکە هیچ ڕێگەیەکی تر نییە ڕێگەی نێوان نێو نییە چون لەگرا فقط تۆ نییەی ئیستە مشەخۆرەکانە دەورە توێش کولەن لە کارەکەوندە 12,000 نەفەر حکومڕانی تێکەڵ بە حەزی بنەماڵە نەکرێت و بەرژەوەندی تایبەت و کە لە ڕقی سیاسی سەری دەستکەوتەکانی ڕاپەڕین نەخوات دەستکەوتەکانە ڕاپەڕینتان چی بوو؟ ئەمە 1 2 من بەرژەوەندی بنەماڵەی حکومڕانی کاکە تۆ ئەم چونکانە ئەزانی یعنی بەکاریانەوەی تۆ کێی کە حکومڕانی ئەوە مردم نەماگە ئێوە ئیدعای حکومڕانیەکەن ئەوە دز فرەبووگە ئێوە ئیدعای حکومڕانیەکەن کێن ئێمە مەحکومانین تۆ ئەربابی حکومڕانی بوو تۆ کێی بۆ ئێوەمانان کێن بنەماڵەی چین بنەماڵە غەڵەتەکە حکومڕانی ئەم بنەماڵە وەکو سەگە لە کەونە گیانی یەکتری پەلەمەکە و ئێشی وەکو سەگەل بکەونە گیانی یەکتری ئەو اتفاقی لەم سەرزەمینە کەوتکە ئەوەسە ئیمڕۆ مەتنە ئینقلابی مەوجودە ئمڕۆ هێزێک کە ئەبێ بە هێزە ڕۆخێنەرە ئێوە و ئەبێ بە دەسەڵاتە جێنشینە دەسەڵاتە ئێوە مەوجودە و دەسەڵاتە مردمە ئەوەی کە تۆ ئەوێنی ئێمە لەگرا بێ هەڵوێست نین دیکتەکە مردم بێ هەڵوێست نییە ئێمە ناڵین کەرەستەی وەکو تۆ بفەوتی حیفە خاستەوە جۆ بکە بە کەلەماتی بەکاریەوەم کەرەستەی وەکو تۆ نایڵین بفەوتی و ئەو شانسەت پێ ئەدەین بگەڕێیتۆ ناوە مردم و قدرەتی شێپێ ئەدەین ئەم کارە بتوانی بکەین بەڵام تۆ نە ڕەهبەری نە ئەربابی تۆ کەرەستەی دەسە مردمی و ئەم قدرەتە مردم پێت ئەدا و ئیدەی ئینقلابیە مردم پێت ئەدا جا ئیسە تۆ بڕۆ حساوکتاوە خۆت بکە لەم یانە 180 دەرەجە چەرخیاگی بەڵام هەنووز نایزانی بۆ ئەوانەی دەوروبەرە مشتی ئینسانە مشە خوارن ئەم کارە نیەن واو شتانت بۆ نووسن تێگەیشتن لەم داوا ڕەوایانە ئەوەندەی تر هانمان دەدات کە ڕازگۆ و ڕاشکاو بین لەگەڵ میلەتی خۆمان ڕای دەگەێنم کە هەرێمی کوردستانی عێراق کێشەی بنچینەی هەیە ئۆکەی ڕای بگەێنە ڕازگۆیەکە تەرەمەسە کێشەی بنچینەی هەیە کورێوە هەر لە سەرەتاوە دروست کریابن ئێوە هەر لە سەرەتاوە کێ دروستانی کرد کامە پلانتان گێڕا بە چه ئەهدافێ گەین چیتان کرد تا ئەم دەقیقە کامە مەئموریەتان جێبەجێ کرد
بۆیە تۆ سداقەتت وا لە ئەوەی کە بێی تەمام ئەم پرۆژانە بخەیتە بەرەو نە هەر بە تەنها دەستنیشان بێی پرۆژەهای گەورە گەورەی وا ئەم مەردمتانە پێدا پڵۆساندگە درۆ شایعە بەرنامەیەک لە بەرنامەی نەئۆلیبراڵی هاوردن بێئەخلاقی ئەناو و مردم چۆن ئێوەم پرۆسەتانە دەست پێ کرد چۆن میلەتێکی بێسەوادی بێئەخلاقتان دروست کرد چۆن دروستان کرد ئەمانە و سداقەتن کە تۆیشی بەکاری بووی تا ئەم مردمە بفەهمێ ئێوە چیتان بەسەریان هاوردگە هیچ ئیرادێکی نییە مەبارەگای مردمە ساڵ گوناحەوی ئۆکتۆبر بێ پاکی کەرۆ کارنامەی خۆت تا هێز بگری تا قدرت بگری تا ئەو ئابڕۆی کە لێت بریاگە و ئەو ژیانە سیاسی لێت کوژیا و ئەو ژیانە فیزیکیەی کە لە تەهدیدایە بۆ خۆتی بسێنیتەوە ڕوتی ڕێکردنی ئەم چەند ساڵەی دوای ڕاپەڕین ئاراستەی هەڵە و پێچەوانەی چاوەڕوانیە نیشتمانیەکانی وەرگرتووە و پێویستە ڕاز بکرێتەوە یانێ چی یانێ و ساڵانی شۆڕشە فرەفرە خاسوون دێخۆ ئەو وەختە لە ئیستە جنایەت کارتبوون ئەو وەختە بە ڕاگواستنەوەی خەڵکی لە لادیەکانەوە بەرەو مەعەسکەرەکان و لە ئەنفال و لە هەڵەبجا دەستان هەبوو ئێستا بە گۆڕینی دموگرافی ئیجتیماعی کۆمەڵگا خەریکن ئەو کاراکەن بە فاسدکردنی چەمکی کورد خەریکن ئەو کاراکەن ئەوسا ئەرکەکەتان شتێکی تر بوو ئیستا ئەرکەکەتان شتێکی ترە و ئەم قۆناغە لەو خەتەرناکتر بوو ئەم قۆناغە لەو خەتەرناکتر بوو بەڵام تۆ قبوڵەکەی ئیستا یەکێتی کردە دوو قۆناغ قۆناغێکی شاخی شۆڕشگێڕانە و خاص و قۆناغێکی حکوومەتداری دوای ڕاپەڕینی پڕ بە نابوودی پڕ بە کاولکاری ئەم کاولکاریەتانە فقط لە حەق خەڵک سلێمانیان نەکردەگە لە حەقی خەڵکی کرماشانی شاکردەگە سنە و سەقزی شاکردەگە مەهاباد و گورمی شاکردەگە دیاربەکر و قامشلو و حەسەکەیش کردەکتانە گەشتتان وە یەکۆ پەکەکە و پارتی و کۆمەڵە و دموکرات و ئەم فەسادەی وا تەحتە ناوە نەهادگە لە بوروکراتیکە کوردی بەکارتان بەردە ئەم فەسادە گەلە کۆمەس لە خەڵکی ئێمە کردەکتانە بە دروستکردن ڕووناکبیر و ڕۆژنامەوان و بە دروستکردنە چێهلەگەرە سلبریتی و ئەم فەسادەتانە بڵاو کردگە سەناوە مەردەماغی لاو و شێخ جەنگی سەری دروشمەکانی دەخوات من و هاوبیرەکانم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان لەم پرسیار و کێشە و پێویستە بنچینە یانە لە نیگەرانی و داواکاری ڕەواکانی گەلەکەمان تێدەگەین و بە شانازیەوە نوێنەرایەتی دەکەین بۆیە لەم ڕۆژە مێژووی نەکاکە نوێنەرایەتی مەکە خەڵک پێویستی بە نوێنەر نییە ئەو بابزانی ئەمە لە مێشکە فڕە بدە کە تۆ نوێنەرە هیچ کەسێکی تۆ ئەگەر ئەتوانی نوێنەرە مەردانێکی خۆت بە نوێنەرە غڕور خۆت بە نوێنەرە مەسئولیات باوکبوونت بۆ مناڵەکانە بە بەجێهێشتنە ناو لاورە شێخ جەنگی سەفتە دۆلار حساو نییە لە حساوەکانە ناوبانگە خاس حساوە محبوبیەت و شۆرەت حساوە دەستداری و کەسداری حساوە مەردانگی و پیاوەتی حساوە ئەمانە لە ناوە کووردا سروەتە کوردی بوو و ئەمە سروەتە واقعی بوو ئەمانە بێڵەجێ تۆ نوێنەرە کەس نییەی ئەوانەی شیوانە ناوە یەکێتی تەکەتووە ئەگەر پیاگن ئەگەڵ گەڕیاگنۆ و ئەگەر گەریچانە دروسی بکەن ئەبزارە دەسە مردمن و کەرەستەی دەسە مردمن و ئەمە مردمە قدرەتیان پێدا و ئێمەین قدرت بە ئێوە ئەدەین و ئەمە ئێمەین ئیدە بە ئێوە ئەدەین تۆ نە پسپۆڕی نە جەڕاحی نە لە دوور و دۆزیکتە سۆ نە ئەتوانی ئالەگرا بیفرۆشی تۆ بە ئێمە هەواسمان خازرەمە تۆ تێگیریاگە لێت قۆمیاگە خراو لێت قۆمیاگە هەیکل لە سیاسی خۆت و ڕەفیقەکانە کوژیاگن تەواو ئیستا ئێوە ئەتوانن لەو پێگە کە هەستان ئاخرین کارتە خۆتان بەکاربێرن ئاخرین کارتە خۆتان حتا خوێنەکە گەرمە بەکاری بێرن
و ئیدعایەکتان نەوێت ئیلا پاکردنەوەی خۆتان پاکردنەوەی خۆتان لەبەرەوەی بتوانن مەجالتان بێ و لەو جامعە زندگیکەن و ئەگەریش لیاقەتتان بوو لە پرۆسی سیاسیشا بەشدار بن ئەگەر لیاقەتتان بوو ئەوە ئەتوانی بڕۆیتە بەرەوە وەرنە تۆ دانانی لەوێ دانیشتووی نە تۆ دانای نە ئەوانەی دەورە بەرە و ئەمە ئێمەین ئێوە هدایەتەکەین و تۆ ئیشێ بفەهمی ئەمە ئێمەین تۆ هدایەت ئەەکەین وەرنە تۆیش فەوتیاگی وە دەرەک وەکو ما بەقیە حتا ئێوە خەریکن یەکتری چڕەکەن و نابود ئەەکەین ئێمە خەریکین پەل ئەهاوین و گەورەتر و گەورەترەوین هیچ پەلەیشمان نییە چون ئێمە بنەڕەتی خەریکین کارەکەین هاوکات کە ئەڕۆخێنین دروستەکەین هاوکات ئەڕۆخێنین بنیات ئەنین هاوکات کە ئەڕۆخێنین بەدیل دروستکریاگە بۆیە تۆ دیت ئێمە بەرامبەر بە ئەم کێشەی تۆ بێ هەڵوێست نییەین و بەریشی نادەین یەدا و هەر لەم منبەرە کراوەیەوە ڕای دەگەێنم کە لە چوارچێوەی هەماهەنگی سیاسی و نیشتیمانی لەگەڵ هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان ئەستور بە پشتیوانی کەسوکاری ئەو هێزە لایەنە کوردستانیانە لە تۆ فاسدتر و لە حیزبەکەی تۆ فاسدترن لە پاوڵە ئامۆزات فاسدترن بزانە ئاغای لاهوورە شێخ جەنگی ئەم زمانەی من قسەی پێ یەکەم زمانە حەوزەی تەمەدونە یعنی حەزارەت زمانە عەشایریە مەڕووماڵاتداری نییە ها ئەم قسە ئەحمەقانە وا خەریکن بڵاوی پێدەن و ماڵی کورد ڕێخن و نەوێت تۆ شەڕ و خوێن لە دووتە کەسێنێت و پیاوا قسە ناکە پیرەژنە دۆڕژیاک وا قسەکە ئەگرا تەزاد منافعە مردمە تەکە عیدەیەکە وا منافع و مافە مردمیان دزیگە لەگرا ئیشێ لافاوە خوێن هەڵسێ و ئیشێ هەڵسێ من کاورایە خائنە دزە درۆزن کە ناوە کوردی دزیگە بۆ خۆی و خەریکە لە ژێرە ئەوە چەپاوڵ ئەکا و فەساد ئەکا و تەکە دوژمنە دەست بۆ یەکەس بە کوردی نازانم بە دوژمنە کوردی ئەزانم و ئیشێ بەسەر خوێنەکەی باز بن تێگەیت کاکەیە حاڵیت بوو ئەم قسە پیرەژنانە فڕەدەن خوێنمان لە لوتە کەس نەهاوردگە و نەمانگەرەکە خوێنی لێبیت و مەگەر ئەکرێ دێمە چه منافقیەکە مەگەر ئەکرێ مردمێ تەزاد منافعی بوێت مەگەر ئەکرێ مردمێک گەرەکی بێ دەسەڵاتی زەوتکریاگی بێرێتۆ و بەسەر جنازەی فاسدینە پێ هەڵنەگرێ هین چۆن خوێنێ لە لوتە کەس چۆن تۆ فاسدە کوڕە فاسدە درۆزنە خائنێک بە کورد دەزانی چۆن تۆ بە کوردی ئەزانی ناوەڵا فیشەکی لێ بەم چمانی داگمن لە ڕشکەی کا ئەم ئەدەبیاتە پیرەژنانە و خەسیاگی و تەجاوز پێکردیاگیتانە لەکوێ هاوڕگە کردکتانە سەد باوە ناوە خەڵکیە ئەمن گوێم وا پێی وەهنێ ئەحمەقتێن قسەکەن لاوە بالو خوێن لە لوتە کەسێنێت و لاوە ئەمە کێشەی ناوخۆی یەکێتی خەلی غەڵەتە کرد کێشەی ناوخۆی یەکێتی مەحموو سەنگاوی یەکێتی تەپی داگەسە سەرە تەمامە دەسەڵاتە ئەم مردمە یەکێتی حەیات و مەماتە ئەم مردمە وا لە دەستە بە بڕیاری یەکێتی بوو ژیانە ئەم مردمە ئەگۆڕێت تۆ غەڵەت ئەکەیەژی کێشەی ناوخۆی ئێمەس هیچێکی تۆ ڕەبتی بەخۆت نییە ڕەبتی بە ئێمە هەست ئەوە ئێمە دێر هاتین ئێوە پێتان گرت بەداخەوە من ماواردی هەشتام ئەگە سەروبەندینەوە 21 20 ساڵم ئەوە نەمەهێشتۆ بیتۆ نەمەهێشتۆ سلێمانی بگری سەدام خۆی کەوتگە بۆ تێڵم تۆ بیبوویتۆ ئەرباب بووە من لە سەرم خۆی کەوتگە تۆ کێی تۆ چ کارەی تۆ بۆ کامە بەش هاتگی
چۆن شەڕە ناوخۆی خۆتانە تۆ خەیلی غەڵەتە کرد وا قسە کرد تۆ کاولە کوێی لادیی کوێی ئەم زوانە تەمەدونە حاڵیتە زوانە سیاسەتە زوانە کیاسەتە زوانە جیهانداریە خۆ زوانە مەڕووماڵاتداری نییە کاورای کاول هەرچی لە ناوە بنەماڵەکەی خۆتانە ئەو شەڕی ژن و پیایەکەوەیە کۆ کەس دەخاڵت نەکا کورەمە حەوزەی سیاسیە تۆ حاڵیتە حەوزەی ئیدارەی عمومی جامعەس تۆ حاڵیتە حەوزەی دەسەڵاتە گشتیە تۆ حاڵیتە چۆن فەقەوە تۆ ڕەبتیەس ماڵە خۆمانە و حەزی پێکەین و تۆ خەیلێ بێجا کرد و تۆ ماڵە خۆتە ئەوەی شی قسەی تۆ تکرارەکاتەوە لە تۆ ئەحمەقترە پێت وایە نەبێ لەم سەرزەمینە پیاگ ماگا گشتی ئەخری خەسیاکە گشتێژی پیرەژنی دۆڕژیاکە قساکە جا وەختی بەڕەکەمان لە ژێرە پێت کێشاوە بە دیارچاوی تەنافەدارەکەەوە هەرچیەکە دزی و فزی و فەساد کرد بێت ئەو لەحزە نارێت تەنافدارەکە خینەمەدە دا دروست قسە بکەن لە ساحەی مردما دروست قسە بکە کاورای کاول کاورای ئەحمەق ئێوە بە ئەندازەی حماقەت خۆتان گەرەکتانە مردم بچوو کۆ بکەنەوە ئەقلی نەوێ نەزۆکوێ نەفەهمێ وەڵاوە ماڵە خۆمانە بگەس و حکایەتەوە ئێمە دەمەکەین و کاورای هەولێری و سلێمانیژی ئەوە تۆ چی ڕۆژ هەڵاتی سلێمانی خۆمانە تۆ خیلی غەڵەتە کرد سلێمانیێنی خۆتە تۆ غەڵەتە کرد هەولێرە نەخۆتە تۆ غەڵەتە کرد لە ژێرە ناوە کووردا خەریکی هەڵەقەیت و داخەیتەوە ئێوە وەکو شتێ هەنووز کاورای دروست حساوی تەکتانە تەرەف نەوگە هەر جۆری عەقلی سەقەت خۆتانەی کێشە قسە ئەکەن تا ئەم مردمە لە خۆتان سەخیفترکەن شەهیدان پشت ئەستور بە پشتیوانی خەڵکی کوردستان هەوڵی ڕاستکردنەوەی ئەم مۆدێلە چەوتە لە پشتیوانی خەڵکی کوردستان لە تۆ خەڵکی کوردستان و ئیدە و ڕەوایەتەکەوێتە ڕێ ئادەی ڕەوایەتەکە چییە؟ دەسەڵاتە خەڵکی ئەگەڕێنی تۆ بۆ خەڵکی تۆ یە کارەتوانی بکەی لە ئاشکراکردنە ئەم فەسادە بۆ عمومە مردمە ئەم مردمی وا فاسد بووگن ڕۆڵێکی سەرەکی بێڕی بکەویتە بەرە سپاکەوە تا مردم هەدایەتەکە ئەوە نییە مەناڵین پاڤڵ حەپەلووشەکە تا ئەم دەقیقە نەمانێشکە پاڤڵ غەڵەت ئەکا بە ئەترافیانیوە بە ئەربابەکانی تریوە ئەو لە تۆ فرە فاسدترە ئێشە جوابە دایکی و باوکی و خۆی و کارەکانە خۆی و براکەیشی باتۆ فرە ترسنۆکترە فرە بێهێزترە ئەوە پێت وانە بێ پاڤڵ ناتوانێ بەسەر تۆ باز باو بڕوە و ئێمە ناڵین پاڤڵ کارەوا بکە ئەوە ئێمەین وە جددی دەخاڵەتمان تیا کردگە و ناڵینەوە تۆ حەپەلووشکە مناڵی ئیبنە فاسدێک دانەیەکی تەر حەزب کا و هەرچی فەسادە بیکا بە ناوی ئەو ناڵی نەمەتفاقە بکەفێ تۆیشیان بکوشتایە حەد بەهۆی خوێنەکەی تۆش و ئەمان تۆپان و بابزانی ئەوەی تۆ ماگی تۆ دەلیلی دخاڵەتێکە ئێمە ئەیکەین و ئەم دەنگە ئێمە ئەڕوا بە گوێی خەڵکی ترا و خەڵکی تر تکراریەکاتەوە ئەوە ئێمەی مردمین بەڵێمان بۆ پاڤڵ و بۆ یەکچێتی و بۆم حکوومەتە حەلیمە نەکردگە بۆ تۆوە مابزانی و خەریکین هەدایەتە ئەکەین بەشک و تۆزی خیرەتی پیاوەتی تیاماوێت
بەشک و هەست بە مەسئولیاتە باوکێتیش بۆ مناڵەکانە بکەی بەشک و لە دەرگای شەڕۆ بکەویتە مەودایەک مەجبور بووی ڕۆژ لە دوای ڕۆژ بە ئەسلحەی سەداقەت و بڕۆیتە بەرەوە مەجبور بووی جا لەو پێگە بێرە خوارەوە تۆ ئیستا یەک خزمەتکارە ئیدەیە ئینقلابی و ڕەوایەتە مەردمە کورد ئەتوانی بوویت بۆ خاتری ئەوەی لە ناوە ئەم فەسادستانە تۆ لە کەلێکیا هەی و تۆ ئەتوانی لەو کەلە ڕایبەی کارەکەمانە خاتە پێشەوە هەم هەدایەت ئەکەین هەم عەقڵە پێدەین هەم ڕێگەت بۆ ڕۆشنەکەینەوە و تۆ ڕاز ئەڕۆی تا جێبەجێ بێ دەنا ئەم وەهمە لە خۆت و دوورکە ڕاهبەر کەسانێکی ترن ئاڵوگۆڕکەر ئیدەی ئینقلابی عەزیزم پێتم وت بە وەنەوشە و خۆخەمڵاندن و ئەسلحە ئەدەستگرتن و جلی قەیزدە گولولە لە بەرکردن نییە براکەم ئێوە ئەوەنە ئێرادەتان تیان نییە فاسدن کاورایە کەوتە دزیکردن کەوتە حیزیکردن کەوتە تەعەداژنە مەردمکردن ئەناموسە مەردمکردن ئەسروەتە مەردمکردن ئەحەقە مەردمکردن ئەپێگە و ئەدەسەڵاتە مەردمکردن ئەدەرفەتەکانە مەردمکردن ئەو ئینسانە شەهامەتی تیان نییە ئەو ئینسانە دانێت درۆزنە وا لە توولە عمریا ژیانی تەجروبە نەکردگە بۆیە ئەو نەسوالکەرە هەرگەرێکیت تەجروبێت لە ژیانکە و ناتوانێ ژیان ئەمەسە منێکم ئازادی ئەمەسە من هەسم ئەها چۆن بە درایەتە ئینقلابیە خۆم خەریکم هەدایەتیەکەم ئەوە سەوە یارانە ئێمە هەسیان ئەها چۆن بە مەچەکە قارەمانێنەی کوردانەیان خەریکن کونی تێەکەن و کونی تێەکەن و تۆ ئەیبینی ئەها مەجال نادەین کەس بمان کا بە ئۆبژە و تەواوە خائنین بووگن بە ئۆبژەی ئێمە ئەها ئیجازە نادەین هیچ ئینحسارێ بگرنە دەستەوە مطمئن وە مانی دەدەین و ڕێگە نادەین هەڵەی کەمینەیەک ڕاپەڕینە شکۆدارەکەمان لە کەدار بکات و ئەو ڕاپەڕینە تۆ نییە هەنە حیزبەکەی تۆیش نییە ئەمە یەک ئەویشە هەڵەی کەمینە نییە هەڵە ئەوە نییە تۆیان لە دەسەڵات لابرگە هەڵە ئەوە سەوا ئەم مەردمە خۆی بێماف کردگە و هێشتگێسی ئێوە هەر حەیتەرانێ بەسەر ملیانۆ بکەن و هەر بازیە بەسەریانۆ دەربێرن ئێوە هەڵەتان نەکردگە ئێوە دەستوراتی ئەربابەکانتان جێبەجێ کردگە وا ئێوەی لەوێدانیاگە ئەم هەڵە ئیستە پاوڵ کردی عەلی خامنەیش گەرێکێ بیکە ناچارن ئێشێ بیگۆڕن وەلێ ئەم جارە ئێمە هاتگین و مەردم مەوجودە و نایەڵین بیوەنە بەرەو نایەڵین هەروە بۆ مەسە قەشەنگە و بارزانیش نایەڵین با بزانی ناو جەرگە بارزانی کوڵیاگە وەزعیان فرەخراوە ئێشێ وەکو سەگەل کەونە گیانی یەکتری هەڵدڕن و با بزانی تایفەی بارزانی لە بنەماڵەیە مەلا مستەفا قینیان تێ خەیلی قینیان تێ گویا کەسێ نەهات کە جێوازی بخا لە نێوانە تایفەی بارزانی و عەشیرەی بارزانی و ئەم بیسی کەسە فاسدە کاک ڕەحمان عەبدوڵڵا فاسۆلیا نیوقۆزی نەفەرێک کەباب ماسی برژاو ئۆزۆ زۆر زەخمە بەخوا سمتی زلە وەڵا حەزم لە جنسە حاڵی بوو ئیستەمە حاڵیت بوو
پارە موچە سوودی هەز ئەستەفادەی لێ ئەەکەم سوودی هەز موچە ئەمیشە حاڵیت بوو ئاغەیان تو ئەمە حاڵی دەوێ لەمە تێبپەڕێ ئیتر وشە نازانی دانیشە تۆزێ دانیشە گوێ بگرە وشەی تازە فێر بووی هەمان لەم پێناوەدا بەخشیونی بە فێوە بڕوات دەست لەناو دەست لە پێناو پارێزگاریکردن لە بەهاکانی ڕاپەڕین درود بۆ شەهیدانی ڕێگای بەهاکانە ڕاپەڕین چ بوو ئاغەیان بەهاکانە ڕاپەڕین لابردنە قۆڕۆقکاریە دەسەڵاتی بەناوە دەوڵەت بوو دێوەم قۆڕۆقکاریتانە نەکرد بەهاکانە ڕاپەڕین لابردنە ئینقیاد بەسەر مردم بوو دێوەلاتان برد بەهاکانە ڕاپەڕین لە بەینبردنە فەساد بوو ئەو شتێک کە خەڵکی کردی دێوە لە بینتان برد یا ئێوە چڕترتان کردو زانا ئاغای لاهوور شێخ جەنگی حاڵە ئەم دنیا تۆ ئەیوێنی فرە خراوە بۆ حاڵە ئەم مردمە لەم دنیا فرە خراوە لە سەرەتاوە هەنێشتم بۆت هەڵبژارد وەختی دزی دەسی پێ کرد وەختی کارشکێنی دەسی پێ کرد وەختی شکاندنی کەرەستەکان دەسی پێ کرد وەختی ڕۆخاندنی بنەمای کۆمەلگایە دەسی پێ کرد و ئەو خەڵکە کەوتە گیانی تووڕێیەکانە ئەو خەڵکەسە لە ژیانێک کە خەریکە ئەیکا نابەرابەری نائەداڵەتی ئینقیاد وەختی کۆچی دەسە جەمعی دەسی پێ کرد یعنی ئەو ئینسانگەلە ئیستە ئیتر گەلێکیانە حرەکەتکەن وەختی ئیش ناکە وەختی دزی ئەکا لە ئیشەکەی وەختی کەرەستەکان ئەشکێنێت وەختی ئەکەوێتە تاڵانکردن پێی وایە خەریکە حرەکەتێکی ئینقلابیەکە پێی وایە خەریکە زەربە ئەدارە تۆ لە دەسەڵات کە تۆبی خەریکە زەربەی لێدا ئەوەی وا سەرزەمینە خۆی بەجێ تێڵێ و ئێژێ خەیرم بەخشیوە بۆ خۆتان و ئەڕوا بە شوێنە وڵاتێکی ترە مجاسفەتەکە گیانیاکە تامە غوربەت بە خۆیان ئەکێشێت و جێ تێڵێت حرەکەتە ئینقلابیەکە بەڵام ئەم حرەکەتە هەنووز نەبووگە بۆ حرەکەتەی تەبدیل بوێ بەوەی کە بێت و ببێ بە دەسەڵاتە بەدی لە ئێوە و ئێوە بڕۆخێنێ ئەو کارە ئێمەیکەین ئەو کارە ئێمەیکەین ئەو بەدی لە ئێمە دروستی ئەەکەین و دروستمان کردگە و ئەو ڕۆخاندنە ئێمەیکەین بزانە وەختە خۆی چەپەکان چەپە پۆستمارکسیستەکان هاتن وتیان وەختێ لە هەر جێگەیەکا کە سەرمایە مەوجودە سوڵتە مەوجودە تەبەقەیە کرێکار ناتوانێ ئینقلابکە نەقشە ئینقلابیگەری ئەکەوێتە ئەستۆی خوێنکارەکان ژنەکانە ناوماڵ ئەکەوێتە ئەستۆی پەنابەران ئەمانە ئەتوانن ئینقلاب بکەن چون نێنە ژێرە سوڵتە تێگەیشتی یعنی پڕۆلەترێک کە ئەدەبیاتە چەپ و کۆمونیزم لە سەریدان دیاکە چون وا لە ئینقیاد و ژێری سوڵتە چون چووگەسە پۆزیشنە نان خواردنە ناتوانی قیام بکە وەڵێ خوێنکار ئەتوانی وەلێ ژنان ئەتوانن ژنانی ناوماڵ لێو دوادیت سەرمایەداری چی کرد کارە ناوماڵی خراو کرد قێزەون کرد بە فمینیزم ژنی لە ماڵ دەراورد تا بێکار نەوێ تا بیهێنێتە سەرە کار وەکو پڕۆلەتری لێ بکە تا ئەویش بڕاتە ژێر ئینقیاد خوێنکارەکانی زانکۆکانی کردە پارەیی
تا کابرا قەرزار بێ 400,000 دلار قەرزار بێ تا دەرسەکەی تەواوەکە بەلۆن دەرسەکەیشی تەواوکە سەری بکاتە خوار وەکو کاوەڕ تا پارە بێ ئەوە بوو دانیشگای مفت نەما لە بریتانیا نەما لە ئەمریکا نەما لە فەڕەنسا نەما قەرزاریان کردن و ئێستا خواردگیانە تۆڕە پەنابەر بەڵام پەنابەرەکان برسین فرە برسین پەنابەرە خاوەرمیانەی و ئافریقایی تێ میزرە بەڵ ئێژی هات کەسە بەهەشت وەکو ئێوە وەلێ ئێمە دوای 20 ساڵ ئەگرا بە بەهەشت نازانین و ئێشی ئەم نظامە سوڵتە بڕۆخێنین بۆی لە کوردەوارە خۆمانەی ڕۆخێنین تەوەجۆت کرا غەیلا و شێخ جەنگی پس ئەو کارە ڕووخاندنە بە ئێمە ئەکرێ و ئێمە توانین ئەو کارە بکەین ئای فەرشادە سەفەری من سەفەری هۆڕە چڕم دیگە سەفەری پرسیارکەرم نەدیگە ڕۆڵێکیان تۆم پرسیارانە لە خۆم فێروگی من 1800 ساعت دیبەیتم کردگەی سات کێژی ئینقلابی یعنی چی کاورای کاول نەکەشیدە و 25 هاتکی بێبێژی وەزنە بەرابەرەتەکە منە تۆ سوعالە هەز تۆ هەر ئەزانی سوعال تەرحکەی ئێوە هەر ئەزانن تەرح سوعالکەن علامەتە سوعالێ ئەنێنە بێن بەرە ئەفکارە ئەحمەقانەی خۆتان فکرەکە نەمە سوعالە بابا ئێوە نییە هەرچیەک ئەوێنن وە دەور و بەرتانە لە خۆتان ئەحمەقترە نییە کەسێ نییە حەساوە حماقەتتان لێ بکێشێت و بابەتە هەر حماقەتێ مشتێ باتە ناوە دەمتان یا جەریمەیەکتان بکە حماقەت بڕاوە پێدەن کاک عادڵ بیارەی داوای مایکرۆفۆن داوای کامەرات کردبوو قبوڵم کرد بەڵام نەبووی ئەگەر گەرەکتە دووبارە داوا بکە ئەوانەشی داوای کامەرایان کردگە من ئێوە ناناسم نازانم چ بێ ئەدەبێکن چ پیا خاسەیەکن ناتوانم لە حزورە مردما کامرا بکەم و بۆ کاورای نازانم کێس چون جارێ دانێ بێ ئەدەب بەکرێ گیراوە یەکێک هاتە ناوە لایڤێک من مەجبوور بووم لایڤەکە پاکۆکەمەوە و دیبێتەکە پاکۆ بکەمەوە وەنە ئەوە نەوێ فرە قسەتان وابێ یا فرە ژیرون کاک عادڵ ئێژێ ناتوانی بێ کامێراکەت ئاوا بگرە دوور مۆبایلەکەت ئاوا بگرە عەمودی بیگرە کەسێک پرسیاری لێم کرد وتی کاک پەیمان بۆچی جوابە ئەوانەی کە لە دیبەیتەکانە قسە ئەکەن ئەدەی تۆ بزانن ئەوەی ئەم مردمی ئێمەی حاڕیاگە ئاغایە فەرشادە سەفەری نەموت کەرێکی تەواوی ڕۆڵە بچۆ عەزیزەکەمە من مەیدانە تۆ نییە قسەی تیا بکەی ئەوەی عەرزە عەزەڵاتی کرد و بەدەنسازی کرد کەرە بابزانی حەزی بەخۆی کرد تیشت تێکاتە بەری و کەرێکی تەواوە بۆ فکرەکەن لە هەر جێگەیە کاتوانن قسە بکەن دلیلی ئەوەسە ئەم خەڵکی ئێمە شتێکی هەست بە ناوی عەقڵی سەلیم یعنی ئەو جۆرە عەقڵیەتەی هەموو کەسێک تکراریەکاتەوە
مەسەڵەن ئام کەرتانە دی ئیستەوتی ئینقلابی 57 فرە خراپ بوو بوومان. ئەی ئینقلابی تەکنۆلۆژی چی خاسە؟ ئینقلابی سەنعەتی چی خاسە؟ ئینقلابی لیبراڵی چی خاسە؟ ئەم ئینقلابانە چۆن خاسن؟ با چۆن ئەگاتە ئینقلاب خراوە؟ ئاڵ و گۆڕە بنەڕەتی چی خراوە؟ ئەمە عەقڵی سەلیمی فاسدە. ئشی ئەم ئەحمەقە بگری، ئەمە قسەی حاکمیەتە دەوڵەتە ئێرانە، ئیسلاح تەڵەبینە. و ئەم مردمە چون فکر ناکاتۆ قسە ئەبیسێ و تکراریەکاتۆ. ئشی بە پێلەقە بەی لە کاورا میزانە کەریەتی و ئەحمەقی دەرخەی تا چواری تر و ئەم قسە ئەکەنی تر نەیکەن، زاتیان نەوێ بیکەن. کاکە ڕەحمانە عەبدوڵڵاهی تۆ کەرێکی تەواوی ڕۆڵە گیان، بێرە سەر و تا پێت سابت کەم تۆ کەرێکی تەواوی. ڕۆڵە من 20 ساڵە خەریکم مبارەزاکەم. لەحزەیەکیش زانکۆم چاو پێ نەکەوت کە تێ هەڵدریاک. بۆ ئێشی ئەم قسانە بکەی تا ئەمسا ئەمانە جامعی ئێمان نابود کردگە. ئەمانە ڕۆنە ناو مردم ئەو فەسادە عەقڵە خۆیانە بڵاوەکەنوە ناو مردمە. و ئەم قسە مردم تکراریە کاتەوە وینی مردمەکە خەسیاگە. بزانە ئەوڵەن فەرشاد ناوی پیاگ نییە. فەرشاد ناوی پیاگ نییە. فەرشاد و فەرشید و ئەفشین و ئەمانە ناو پیاگ نیەن. بابزانی. دوو ئەرکەر نەوایە تا قسەی واتە نەکرد. هەڵی بووی خۆوە پڕڕووی نییە نی لە بەردەسما خاستی هەڵدانە بکەم. و پڕڕووی نییە. تۆ ئەگەر عیزەتە نەفسە بوایە، شەرەفە بوایە، کەرامەتە بوایە، سەردا ئاخست ئەڕوویت، ڕوودار نەوایی تا. تۆ ئینسانە ڕوودارە بێ ئابڕوویەکی. بۆت مهم نییە. کورە تۆ وجودت بێ حرمەتیە ئاغایە ئەو ڕەحمان. تۆ کەری تەواوی. ئیژی نەبێت تا سابتی بکەم پێت کەری بێرە سەرەوە. بێت تۆ داوای کامرا بکە تا من سابتی بکەم تۆ کەری. کاک عادڵ ناتوانی بێت. هایتە ئێژنم کەری فەرشادە سەفەری. فەرشادە سەفەری من لەم وڵاتە لە یەک جێگا ئەتوانم تونوتیژی وەکار بووم، ئەوش لە بەرامبەر کەرێکی وەکو تووە. تۆ پەلاماری من بێی خۆم تەحتە ناوە سەڵف دەفەند ئەو جار وەکو گا بتگورم. خەڵی هەی جا بێ فشە کەرەتی هەڵدریاک کاورای پرۆتۆئینی. ئاخر کەسی عەزەڵاتی زل کرد بە شەرە کورە تۆ لە کەرکەرتری. ئەم جامعەی ئێمە پیایتیان نەوگە ئێوە دروستکار ڕیش سفیدی تیان نەوگە ڕەهبەرە ئەخلاقی تیان نەوگە باتە بەرە دەمتان هەرواد لە خۆتان وەکو کەر و قاتر حەچە لە زل نەکەن و بێنە سەر و قسەی ئەحمەقانە بکەن. کاک عوسمان جاف ئەو کامنتانە مهمن. کاک عوسمان جاف ئەوەی تۆپی ئێژی مردم ئەمانەنە. ئەم ئەقڵە وا ڕوودا و KTV و تەلەڤیزیۆنی ئێران و مەنۆتۆ و BBC و زانکۆکانە ئێران دروستیان کردگە ئەمەسە. ئەم خەڵکە بۆ خەسیاگە، بۆ گشتی لە عەلی خامنەئی پەسترە لەبەر ئەوەی لە ئەقڵا خەسیاگە ئەم قسانە ئەکا لە ناوە جامعا و گشت کەسێ بۆ یەکتری بەه ئەکا. دەی تۆ ئێشی ئەم زەهنیەتە بشکێنی براکەم. چۆنی ئەشکێنی؟
سڵاو ڕێز کاک پێمە سلام ئاغاجان حاڵت باشە فەرموو. ما بێ دوای 1 ساڵەوە دیدارم چاوم بە دیدارت چات بووە. بەخێر بێ کاگاسۆ فەرموو. من بەڕاستی 1-2 پرسیارم بوو کۆتا لەم مدەتە لە جریانێ لاهورێ شێخ جەنگی و قوباتە تاڵەبانی ئاگادار بووم و ئەو شتکردەکە لە ئینتەرنێتە ئەمبینی نەمەتوانی لەسەری بڕوا بکەم و ئیمشۆ کە هەر کۆتا فەیسبوکەکەم دوای ساڵێکەوە مدەتێکەوە باس کرد لایڤەکەی جەنابتم بینی چۆن نەزەراتی جەنابەت بەلای منەوە ئەرزشمەندە تا ئیسە دانیشتم گوێم لێگەڕوە 1-2 سوعالیشم بوو حەزم کرد لە خەمەتا بەیانی بکەم. فەرموو ئاغاجان. یەک ئایا حەسفی لاهوری شێخ جەنگی ڕەبتی بەو ئێفشاگەریەی کە لە سەر ترۆری قاسمی سلێمانی کراوە کە گویا دژە ترۆری سلێمانی لە فرودگای بەغدادا 1-2 کەسی داناوە بۆ شناسایی قاسمی سلێمانی هەست یاکوونە باوەڕە من نەخێر ئێران گەرەکی بێت تەسفیە بکات. نەخێر ئاغاجان بە باوەڕە من نەخێر. خۆ ئایا دفاع ئێوە من منزورم سەرەوەسە کە ئێوە چەندی شناختان لەسەر ئای لاهورە شێخ جەنگی و ئاراسە شێخ جەنگی هەست کە لە 16 ئۆکتۆبرە هەرچەند ئەو ڕەفراندومە کەکرا لە هەرێمی کوردستانە بە نەزەری ڕەفراندومێکی نمایشی بوو هەر بوو ورسکردنی ئێرادە و خواستی خەڵکی کوردستان بوو کوردەوار بوو وەلێ تا چەندێک شناختی عەمیقتان هەست لەسەر ئاراسە شێخ جەنگی و لاهورە شێخ جەنگی کە بۆ نمونە ئاراسە شێخ جەنگی ژێ من سەروازش حاج قاسم و دوایەوە بە تو عەرزکەم ئەمانە کە ئیسەش تا چەندی ئەتوانی ئەم بەحسکە لە ئەم بێتە لە من هەریمشۆ ئەم بەحسمەدی کە لە گفتەکانی خۆتانە بەیان وتۆ ئێمە گەرەک دەست بیکەین بە کەرەستەیەکی دەستی خەڵک بەڵام ئایا بڕوات هەست کە کەسێکە سەروازی حاج قاسم بێت لە پرۆژە ئێرانی فەرهەنگیە بەشداری بکات ببێ بە کەرەستە دەستی خەڵک؟ بزانە کاکە ئاسۆبا من نوکتەیەکە عەرزکەم نەک لاهورە شێخ جەنگی تەمامە ئەمانەی کە تۆ لە توو لە ئەم تاریخە 100 ساڵەیە کوردە دیکتە بەرساختە بووگن هەر لە ئەوڵۆ یا لە جێگەیەکە بەرساختەیان بکەن یعنی دەسەڵاتیان پێدەن. بزان من سوالێکت لێ بکەم نەخێر بە هەر بەم وەزعە بڕۆینە ناوی چۆن پێت خۆش سێرکە کەسێک کە دەرئەسەرە هیچ مشت و مڕێک و پرسیارە ئەمیقێک لە بەرامبەرە هیچ زۆڵمێکە قیامی نەکردگە و ئەم قیامە بەشداریکردنە خەڵکی بە مەتن و ڕەوایەتێک لە پشت نییە سرفەن ئەبزارەکانی ئەبزارە مادین وەکو حیزب ئەساسنامە ئەسڵحە بنگە و بارەگا و بەشێک لە جوغرافیا ئەم ئاغا ئەم ئیمکاناتەی پێدریاگە خۆی بەدەستی نەهاوردگە خۆی بەدەستی نەهاوردگە ئەوەی ئەم ئیمکاناتەی بەم ئاغاداگە هەدەفی بووگە لەمەی کەم ئیمکاناتەی پێداگە بەکاری هاوردگە بۆ مەسەلەیەک ئەوەی کە تۆ ئەوێنی جەریانگەلێک تەبدیلە بە حیزب ئەون و ماندگاریە تاریخی پەیا ئەکەن و ئەم ماندگاریە تەنیا دلیلی ئەوەسە کە ئەمانە کوشتەیانداگە و خوێنیانداگە دلیلی ئەمەسە تۆ ئەم حیزبە کارکردی هەست لە چمکێکا بەناوە کورد تا ئەگرا لە یەکتری حاڵی بووین. بزانە ئاغاگیان ئێمە لە سەروبەندێکا ژیانەکەین ساڵی 2021 من ملاحظەیەکم لەسەر تا ئێرە هەست ئەگەر دواتر قسەکانت تەواو بوو من ملاحظەکەم یعنی نەزەراتی خۆم بەیانەکەم لطفەن قسەکەم لێمەوە ڕۆچوون لە دەستم گفتم فقط توتت حاڵیت بوو بە شێوەیە پرسیار پرسیت بۆ بۆی کە جوابەکەم بەمە فەرموو. بزانە ئاغاگیان ئێمە لە ساڵە 2021 کا زندگیەکەین لە عەسرێکا زندگیەکەین بەناوە عەسرە 5G
عسر ڕسانە اطلاعات عسرێک کە ئیمڕۆ لە هەر لادەیەکی ئەم جیهانە بگری کابرایە مۆبایلێکی ها بەدەست و ئەتوانێ بڕواتە ناوە گۆگل و ئەوەی کە گەرەکی وێ سەرچی بکاوە پەیدای بکە مەتاڵەبە سودۆ ساینس تا مەتاڵەبە ئەلمی واقعی. لەم دەورانە یەک سری اتفاق کەوتگە. یەک مردمەکە سەتحی بوو گەسۆ فرە سەتحیە. مردمەکە فرە شتی بیستگە وەێ ئەمیقن لە هیچی حاڵی ناوێ. مردمەکە نەمایشیە. مردمەکە بە قەوڵ لویتار ڕەوایەتە گەورەی بۆ نەماگە سویتر. مردمەکە دوچارە فروپاشیلگی اجتماعی بووگە، دیسۆشیاڵایز بووگە. مردمەکە بنەمای ئەخلاقی نەماگە. مردمەکە کۆمەڵی قسە فێر ئەوێت، یا لە پەروەردە فێر ئەوێ، یا لە تەلەڤیزیۆن فێر ئەوێ، یا لە شەوەکان فێر ئەوێ، یا لە فیلمەکان فێر ئەوێ. ئەم قسانیشە هیچ کامیان لە ڕاستەی بەختەوەری سەعادەتە ئینسان گەورەکردنە ئینسانێک نییە، لە ڕاستای خەساندن مەشغوڵکردن و سەرگەرمکردنێسی حفظ موقعیەتە موجود. ئەوەی خەڵک بە ناوی چتی تازە فێری ئەوێت چتە تازەی خۆی نیە، هەروە تۆ ئەوێنی لە بەرهەما خەڵک ماتەڵە فڵان کۆمپانی بەرهەمی تازە باتە دەرەوە. ئەمە نیە خەڵک فکری کردووێ دیایەکی هاتووە بەرنامەیەکی تازای دروست کردووێ. خەڵک ناگەهان پێی ئەوە تۆ بڕۆ ناوی موبەخ یا ئاشپەزخانەی کەنیشتی ئەمڕۆ شووەکە 10 جیهازی سەنگە بۆ هێلکە کوڵاندن. دانێ هێلکەی بە تەنهایی کوڵێنی، دانێ هێلکەی بە دوان ئەکوڵێنێ، دانێ لە ناوی ئاوەی کوڵێنێ، دانێ ئەیدێ بە بەرخۆی کوڵێنێ. 10 جیهازی سەنگە بۆ هێلکە کوڵاندن. ئەم کەنیشکە لە توولە عمریا یەک دانە هێڵکی کوڵاو ناخوا. بۆ سندگێسی کالای بۆ دروست ئەکەن، نیازەکەی بۆ دروست ئەکەن، تەبلیغی بۆ ئەکەن و ئەم ئێژەیەشێ بموێت. ئەنا هەست بە خۆشبەختی ناکەم. لەم سەروبەندا ڕاهبەر ئەخلاقی لە جەهان نەماگە. ڕاهبەری کاریزماتیکە سیاسیان کوشتگیانە. پێ ئێژن کیشە شخصیەت و شخصپەرستی و شتە خراوێکە، فرشتە خراوێکە. تۆ ئەوێنی تر مختەرعە گەورە لەم جەهانە نایێت، فیلسوفە گەورە لەم جەهانە ناوێت. هەچی شتە بووگە بە سەتحی میانمایەکی. تەوجۆت کراوەگە لەگرا اتفاقیەکە کەفێ مردمی موجود نییە ئیتر. ئەوەی تۆ پێژێ خەڵک موجود نییە، بووگە بە مەس، بووگە بە توودە. گشتی وەکو یەک فکرەکاتەوە. گشتی فکرەکە ئەخلاق نسبیە. گشتی فکرەکە پارە لە هەرچی شتە مهمترە. گشتی فکرەکە ئەبێ پێشکەوێ. گشتی فکرەکە دەبێ لەزەت بووە. لەزەتیش یعنی گۆرانی، هەڵۆ خستن. لەزەتیش یعنی مەشروب خواردن، سەکسکردن وە خواردن. تۆ وایتە وەها جەهانێکە. تۆ ئومیدت هەست ئەم مردمە قیام بکا، ئیمکانی نییە. تۆ فکرەکەی ئێشێ ئەم مردمە ئاگای کەی تۆ بێت بڕوا قیام کە، وانی ئەم مردمە ئاگاها. ئەم مردمە ئەزانی وەختی فاحشەگیەکە، ئەزانی فاحش هەست وەلی ناوی ئەنی بیزنس. ئەم مردمە وەختی دزی ئەکا، چون هیچ بنەمای ئەخلاقیەکی نییە، پێژێ زرنگی من دزیەکەم، حەقی خۆمە پێشڕەفتەکەم. ئەم مردمە کەوتکە سەر ڕقەبەرایەتی وەڕقابەت. تۆ لە جەهانە ئەمڕۆ ئینسانی ئینقلابیە بووی چی یەکەی؟ یەک کار ئەتوانی بکەی، یەک کار. تۆ فکرەکەیشی بڕۆی تەبشیر کەیت و خەڵک زیاوکەی. نە، خەڵک زیاو ناوێوە. تۆ یەک کارێشی بکەی، ئێشە خۆت ئینقلابیگەری بکەی وەتەنهایی. وەتەنهایی چۆن ئەم ئینقلابیگەریەکەی؟ هەروە کە خەسیادی و بووگەنی و دزی و درۆزنی بووگە بە باو، دانەیەک پەیا ئەوێت ئەمانە گشتی ئەشکێنێت. ئەم یەکدانە ئەم خەڵکە ناڕەحەتەکە. بزانە حیز، دز، گەواد، بێشەرەف، خۆفرۆش، سەرزەمین فرۆش، نادروست، قەوارە بچووک قینی تێدە من حەزم پێ ناکەم. وەلی ئەوەی تۆزی جەوهەری ئینسانی تیاابێ، تۆزی خۆی بە پیاک بزانێ، تۆزی خۆی بە ژن بزانێ، تۆزی خۆی بە ئینسان بزانێ، حەزەکە بە دەنگە ئێمە. هەروە کە سەخافەت و بێشەرەفی تەشەنە ئەسێنێ و ئەبێ بە ئەپیدمی، شەهامەت و گەورەیش ئەبێ بە ئەپیدمی. بەڵام دەبێ ئەم تەسویرە نەمرێت.
ئەمە یەک. دوو، تکرار دووبارەکردنەوە، دووپاتکردنەوە ئەبێ بەهۆی نیشتە جێبوونی شتێک لە ژیانە خەڵکە، لە عەقڵە خەڵکە. هەروە کە ئەو خەڵک ئەخەسێنێ ئێمەش گەرەکمانە خەڵکی شوجاعەکەین. من ئێستا پێشووتر بە تۆ وتم تەوزیح مەداخەلیکم ئەیدەیەکم معرفیەک دەگرا کامنتیان نەنووسی. تۆ فکرەکەی من ئەو کامنتانە عەزیەتمە کا جوابیانە دەمەوە. من وتکمە ئەم دیبەیتانە مبارزەست بۆ جوابیانە دەمەوە، چون ئەو کامنتانە عەقڵی گشتی مردمە. مەسەڵەن کاورایە گەرەکی من بشکێنی ئێشێ ئەو قسانە تۆ ئەیکەی ئەڵێ ئەو کەسانە سەوا لە دانشگای ئازادە ئینسانی تازە هاتگنە سەر دەرەوە. ئەمە یەک گەرەکی بێژێ من خۆم باسەوادم فرە ئەفەهمم. ئەو وا لە ژێری دەستی عەلی خامنەی یا ڕۆژی 2000 جار تەجاوزی پێ ئەکەن وا قساکایژی وا لە پاریساتی هەڵدریا وا قساکایژی میشل فۆکۆوە. دوو، نەیگەرەکە گەورەیە تۆ بوێنێت پێی تەحمل ناکرێت و پیاگویت و ئاوا دووربین بکەیت و 200 نەفەر دانیشتووی قسە بکەی، ئەو خۆی دەمی ئەپێچێتەوە یەکا قسە بکە. ئێستا قسەیە گەرەکێسی بکە ئاغا خۆ نەیاڵی قسەکەم تەواو زانم ولی ئەمە مەوزوعێکە کە بەلای منەوە هەستوانی ئەگەرێکان حەزت کرد دیبێتی لەسەر بکەیت چۆنا مەوزوعە من بۆ خۆی مەوزوعێکی گەورەست کە باست کرد کە لە بەتایبەت لە ناو کووردا کەس چاوی ئەوەی نییە کەس گەورەی کەسی تر ببینێ و وردی ئەەکەن. ئەمە ئەگەر حەزت کرد زمانی دیبێتێکی لەسەر بکەیت. ئەمە دروسە ئاغاگیان ئەجازە فەرموو تا من عەرز دەکەم. ئەمە دروسە کاورا حەز ناکە بە شەهامەتە ئاسۆ و قینی لێتێ. ئەمە ئەوێ تۆ مۆد لە ناوی خەڵکیە کاورا کێشیت خۆ تۆ چی تۆ کوڕکی ئەو لە کواتکی و تۆ بۆ ئیدعای واکەی ئەو ئێمە گشتمان تێ هەڵگریاگەین تۆ چۆن ئیدعای واکەی تۆ کێوا لە پشتا تۆ کێ پارە پێدا ئەو کێ هانتی داگە بۆ خاتریەوەی دەنگی دلیل لە جامعی ئێمە بکوژن وە کێ نەسیحەتی کردە کێ مۆچیاری کردی بەختی ئەوەی بسووتیەوە دەرسی عەشقی پێوتی. ئەمە ئەم عەقڵێتە هەست تۆشم عەقڵێتە بشکێنی گوتم حەز ئەگەر حەزت کرد ئەمە مەوزوعێکی قورسە کە بۆچە واسە لە ناو ملەتی کوردە یانە لە ناو خەڵکی کوردە خەڵکی کوردەوارە. ئەمە گەر دیبێتێک دابنی من بە دڵنیاییەوە بەشاریتە یانە هینەکەم عالی ئاغاگیان بەس ڕشتەی کەلامەکەم نێمەوە ڕاخت بە جواوەکەتم داوێت واغاگیان پێت عەرزکەم ئەگەر پێم خۆشە لەسەر ئەسڵی مەوزوعەکە بچی ئەمە وەکو پەرانتزێک بازم کرد بۆشە حتمما ئەو کارە ئەەکەینەوەی وەش تەشریف بێنن. دانەیەتر ئەنووسێ ئینقلاب شتە خراوێکە ئێشی جواوی بەمەوە چون ئەمە بووگە بە عەقڵ سەلیم. ئەم خەڵکەم قسە تکرار ئەکاتەوە ئەم قسە هەرچی ڕۆژە تکرارە بێتەوە. تەلەڤیزیۆنەکەی تۆ یەکێتی وایژێ پارتی وایژێ سەرتەنە تەڵەب وایژێ ڕووناکبیر وایژێ وستادە دانشگا وایژێ سادۆ قزی با کەلام وایژێ گشتی وایژێ. تۆ ئێشێ لە جێگەیەکە بیتە بۆ ئەم قسە ئەکەن بۆ میلیاردها پوڵ ئەدەن تەلەڤیزیۆنە مەلە تۆ دروست ئەکەن تێ هەڵدریاگەوە نەم قسە بکە بۆ خاتری وەم قسە خەڵک تکراری کاتەوە وەکو ئەو قسەوە ئەو کابرا لەگرا تکراری کاتەوە دوانیان بەرە پێلەقە میزانە حماقەتی بۆ دەرخە ئیتر خەڵک تکراری ناکاتەوە. هاتو ئێژی گەورەی نەماگان مردمە گەورە نەقشی چی بوو قسەی ئەحمەقانە کرد گوێتی کێشە قسەی ئەحمەقانە کرد ئەو فلتە فلت مەکە قسەی ئەحمەقانە کرد ئەو دانیشە مەجوورێ تا تۆ فێر ئەویت. خۆ پس ئەمە عینی مبارزەست کە من خەریکەم ئەیکەم. و ئەمما لاهور و شێخ جەنگی و ئاراسە شێخ جەنگی لاهور و ئاراسە شێخ جەنگی فەوتیاگن هەیکەلە سیاسیان فەوتیاگە ئەو فەسادە کە ئەوان بوویانە ما بەقی لەوان زیاتر بوویانە لەگرا یەکدانە هەلکەوت بە ئێمە بە عینوانە مردم هەم سیاسین هەم چارەنووس سیاسی خۆمان بۆ مهمە هەم دخاڵەت ئەەکەین لە مەسائلە ڕۆژانەی سیاسیشمانە هاوکات کە ئارمان و ئینقلابمانە بینە بەرەوە تەوجۆت کرد. ئەمە ئیتفاقێکە کە ئێمە هەڵوێستمان بەرامبەری هەست. ئێمە نایەڵین لە ژێرە ناو مبارزە لەگەڵ فەسادا لە ژێرە ناو مبارزە تەکە جەنایەتە لە ژێرە ناو مبارزە تەکە خیانەتە فقط لاهور شێخ جەنگی حەزب بوێت ئشی گشتیان حەزب بووە جایسە گوێ بگرە ولی لاهور شێخ جەنگی اتفاقێکی بۆ کۆتگە ئەگەر ئەوەنە جەوهەری ئینسانی تیاوێت
بەم غورورەی کە لێیان شکاندن کارم بە من یەواتیایانە بەعزێ مەواقع ئینسانێک ئەوەنە فشاری بۆ تێرن لە تاوە فشارێکا کە ئەیگرێ ئەتوانێ حرەکەتە گەورەیە بکە ئینسانی تر ئەوێنی ئەو توقیانی کرد و تۆ نازانی مزافر بەر ئەمەی کە دەور و بەر لاهور شێخجەنگی 12,000 نەفەر لەبەی نەچێ لە کار دوور دەکرێت و لە ڕاند دوور دەکرێت و زندگیان لەبەین ئەچێت لەگرای ئەتفاقە کەفێ تەرەف مقابل بەم ئیتهامەی کە داگیە بە لاهور ئیتر ناتوانێ لاهور بواتۆ ناتوانێ یە مەگەر ئیتر ئەمانە خۆ فرە بێ بەرودوانم کانیشێزم کارە بکەن فرە بێ بەرودوان وەلێ ئەگەر ئێمە دا لە بەرەمە بگرین ئەمانەی عەقڵێکیشیان هەست و مردمەکە ئەوەنە سووک نییە و ئەمانیش لەو مردمە ئەوەنە سووکتر نەوبن تاو حەدە نەچووبن پاڤڵ ناتوانێ بڕاتە دواوە پس ئێشێ حتا حەزب لاهور بڕوا حەزب سیاسی کرد بگە هیکە لە سیاسیەکەی کوشتگە ئەمێنێت و حەزب فیزیکی لاهور ئەزانێت هەر ئیدعایە بکە من منجەر بە حەزب فیزیکی ئەوێت چون وەختێ تۆ ئێژین کاورایە کەسێکی ژەهر خوارد کردگە یعنی ئەمە تەوتەعی قەتڵە و وەختی ئەمە ئێژنی 5 ساڵی تر ئەنجامیەدەن هەر ئیستە خوێنی تۆیان مباح کردە بەم قسانە تۆ خوێنە مباح بووگە بەم قسانە پس لاهور شێخجەنگی ئیشی لەگرا تەسمیم بگرین من تازە فەوتیاگم هەم دەسەڵاتیان لێم سەند و هەم خۆمیش ئەکوژن من کەوتگمە ناوە شەڕەکە ئەمە شەڕە واقعیە ئێشێ مردانە بوێسم حەدە ئەقلی ئەوەسە ئەگەر قەرارە بمرم بە عیدەیەکی تریش تەکە خۆما بکوژم بێرمە خوارۆ ئەم تەسمیمە توانێ بگریت بزانە مەسەلە سەری ئەوەسە ئەو چەنی دوور ئەوێنێت چەنێ دوور دروست ئەوێنێت و من سعیەکەم ئەم دووربینێ دروست پێ بدەم بۆیە نایڵم تەوەهم دایگرێژم تۆ ڕەهبەر نەوگی ڕەهبەریەتی شنە کردگە تۆ بابزانی ئەوانەی وانە دەور و بەرتا گشتی فاسد و درۆزنن تۆ دۆڕیاگی چون تۆ هەر لە لەحزەی ئەوەڵ ئتهامە قبول کردگە بووکی بە ئۆبژەوە چوویتە جێگەی متهم بۆ ئەمانەی پێئێژم تا تەسویرەکە وازەح وێ لە تەحلیلەکەیکە ئێستا دوو ڕێگەی هەست یا کلکی ئەنێتە ناوگەڵی و حیزە حیزە دەرئەچێ وەلێ بزانێت حتا ئاخری عمریشی لە گیانە خۆی بترسێ ئەمە نکتەیەوە یا ئەمەیکە وەختی ئەم تەشخیسەیدا ئێژێ ئەو ژیانە بە من ناژی من ئەو ژیانە بکەم من ئێشێ لەگرا بوێسم و بە ئەمانەی کە تەکە منا تێنە خوارەوە شەڕکەم لەم شەڕە یەک ئەتفاقەکەوێ حتا ئەوێکی مقاومەت بکە ئەم زیاتر احتیاجی هەست بێتۆ پیاک گرتاغەیە زیاتر ئێشێ سادقانە بەرخوردکە زیاتر ئێشێ ڕادیکاڵی بەرخوردکە زیاتر ئێشێ بوێتۆ کورد زیاتر ئێشێ ئاوەڕباتۆ لە مردمبوونی ئەو وەختە تۆ ئەتوانی بێژێم ئاغا لە پرۆسسێکە ئەگۆڕێ تەوەجۆت کرد ئاغەیان تەوەجۆم کرد چەند سوالێتم بوو پێشاتن بۆیە من ئەم دەرفەتە کاک ئاسۆ لە هیچ کەسێ ناسێن بۆ نەمسەندگەسۆ نایسێن بۆ وفکرەکەم هەر ئینسانێ ئیمکانی هەست لە وەها مەوقعیەتێکە دەنگێ بتوانێ کۆمەکی کات ئیستەفەرموو کاک پەیمان ئایا بڕوات بەوە هەست کە تۆ کردەگەلی ناڕاستەقینەی کە خواستی خەڵکی کوردەواریان تا ئیسا بە خەیانەت ڕاهبەری کردووە یا دەست نیشاندەی دەوڵەتی عوسمانی بوون یا دەست نیشاندەی دەوڵەتی ئێران بوون بەڵێ وا بووە و ئەوانیشە کە ئیسا لە مەیانەکە هەن بەڵێ تەبیعەتەن خۆ و ئایا بڕوات بەوە هەست کە ئەوانەیە کە ئیمڕۆ لە قودرەتەکە هەن بە لاهورەوە بە پافێڵەوە بە سەرکردەکانی کۆمەڵەوە بە دموکراتەوە بە پەکەکەوە لە ئەوێ لە بە یەپەکەوە بازی چەی دەستی ئێران و عوسمانی بەڵێ تەبیعەتەن خۆ ئایا پێتوانیە کە ئەم اتفاقاتە کە کراوە کەفتووە لە
باشووری کوردستانە کە هاوکات بوو لە تەک اعترازاتێکە کە لە خوزستان و کاتێکە لە ئێرانە کەفت دلیل بەرەوە بوو کە بازی چەکانی خۆیان بەشێکی ئەڵبەتە بەشێکی تانیویژی چەند 10% یعنی 30-40% ئەمانیانە دووبارە بە بازی گردوێ بۆ ئەوەی کە کوردستان هاوڕایی نەکات لە تەک ئەو اعترازاتێکە لە ئێرانە هەڵساوە. مەسەلە ئەمە نییە، مەسەلە مەسە کە هاوکات لەگەڵ گۆڕینە عەلیە خامنەییە، یعنی ئەو گۆڕانی کە ئەیکەن و من باسم کردگە ساڵهایە ئەقمارە عەلیە خامنەئی و دەوڵەتە ئێرانی ئێشێ لە منتەقە بگۆڕێن. مثالە دەم، تۆ ئاگات لێ بوو ئەم مدەتە دەعایی ئەویان کرد کە حەسەن نەسڕڵڵا تەرۆر کریاگە شایعە، تۆ دیت لە زەماوەنێکە سەرکردەیەکی حیزبوڵایان تەرۆر کرد دیت، تۆ دیت ئیستە لە شەبەکەی مەجازیە خەریکن کاربەدەستێکی لای خامنەئی ئایەتوڵا نازانم چی ناوە نیشانی ئەدەن ێژن محافزەکەی تەقەی لێ کردگە. بزانە ئەمەی کە پاڤڵە تاڵەبانی گەرە کەسی جێگەیە جەلالە تاڵەبانی بگرێ پەیامێگە هەنێرێ تۆجۆکەی یەک مەسئولی شێشەی هەمان کار بکە کە پاڤڵ کردگێسی، دوو مشتەبای شێشەی هەمان کار بکە کە پاڤڵ ئەیکا. تەوەجۆت کراغیە جامع بۆ ئەمە ئامادە بکەن بە پاڤڵ تەوەجۆکەی ئاغیان ئەمانە نمونەگەلە مشابهن ئیشی اتفاق بکەفێت. بزانە مۆدلە کوردستانە عێراق مۆدلێکە بۆ ئێران، مۆدلە بچووکێک لە بەرامبەر مۆدلە گەورەیەکە لە ژێرە ناوە مقابل دقیقەن هەرو قسانە پاڤڵ ئەیکا خامنەئی خەریکە تەکە سپای پاسدارانە خۆی خەریکە ئەیواتەڕێەوە. مەسەڵەن پاڤڵ ئێشێ گەندەڵی قوڕقکاریە دەسەڵات دام و دزگای ئەمنیەتی تەوتە بۆ کوشتن ئەمانەی گشتی گرکەسە دەسوڕوا بازرگان تێری و ئێمە ڕفیاگین و پوڵمان لێ سنگیاگە. دقیقەن جمهوری ئیسلامیش خەریکەوەکە. جمهوری ئیسلامی خۆی ئەدا لە پالایشگای خۆی ئەدا لە ناوچەی سپای پاسدارانە خۆی ئەدا لە هەواپیمای ئوکراینی، خۆی ئەدا لە نیروگای هەستەیە خۆی ئێژێت. جمهوری ئیسلامی کڵاپسی کردە فەلاحیان تێت ئێژێت دوای ئەو تەرۆرانە ئێژێ وڵا ئیسرائیل وا لە ناوی هەموو دام و دەستگای ئێمە هەر سەرانێکی ئەم جمهوری ئیسلامی ئیسرائیل لەوانەیە تەرۆریکە. ئەم قسە بۆکەن ئێران گەورەترە لە حەلیمە کوردستان. هەمان سناریۆ کە پاڤڵ خەریکە ئەیواتە بەرەو هەمان سناریۆ خەریکە سپای پاسداران لە تاران ئەیواتە ڕێوە. ئێستا تۆ ئەوێنیت ئۆپۆزیسیۆنێک بە معنای واقعی کە دەسەڵاتە ئێرانی بخا مەوجود نیە بێجگە لە مجاهدینە خەڵقە جمهوری ئیسلامی دەسیتیانیە ما بەقیە کۆلۆنی جمهوری ئیسلامی گشتی خەریکە مطالبە سازیەکە، یەکێژی سکولاریزم، یەکێژی حقوق ژنان و ڕووسەری فڕەدەین، یەکێژە فەدراڵی. هەنووس هیچ اتفاقی نەکەوتکە نە حیزبی دموکرات نە کۆمەڵە 20,000 نیرویان لێ لە ناوی خاکی ئێرانە جنازە لە پشتە جنازە لە سپای پاسداران بوون پێشم ئەم فدراڵیە چییە؟ هەل لە خۆی و گشت کەسێک کەوت کەسە باسی فدراڵی چرا بشەوت چرا نەشەوت، فدراڵی تەجزیە ئەست یا تەجزیە نیست. ئاغایە فلانە کەس شما نمایندەی حیزبی دموکرات هەستی فدراڵی چرا خوب است؟ وەڵام من تەرەفدارە فدراڵیم. کاورە لە تاران قسەکە من تەرەفدارە فدراڵیم. تۆ بەچی بووی تۆ تەرەفدارە فدراڵی؟ تۆ کێ فێرتی کردە؟ ئەمە مطالبە سازیە. ئێستا ئاغای لاهور شێخجەنگی شتێت ئێژێ دەسەڵاتێکی ناپەسەند حاکم بووگە فەسادە. ئێمە لە ئبتداوە دوای جەریانە شاخ ببەخشە من دانەیەک پارازیتی سیفونەکەم کێشا بەسەریە ئەسڵی مۆزوعەکە بچۆ ئەمانە ئەجازە فەرماغیان تماشاکە ئەوەی تۆ ئەوێنی مۆدلێکە بۆ تەغییراتێکە لە ئێرانە کەفێت هەروە کە ئێمە لە ئێرانە خەریکین ئەوانەی وا عەلی خامنەی گەرەکی حەزبیان کە تا ئاغا مشتەبا بێرێ هدایەتیان ئەکەین بەوەی کە عەلی خامنەی نتوانێت کارە بکە. ئەوەنین کارێک یەکەین ئەمە سەنایڵین مردم تەوەهومی ئینقلاب بیگرێ. ئینقلاب نییە. تۆ هیچ کارێک نەکرد بە عەلی خامنەی بڕۆخێ پەس ئینقلابێ ناکەوێ برسێتی کێشاگە چاو دەرات ویسکی خواردە چاو دەرات. ئەمانە هیچ کامیان عەلی خامنەی ناخات. ئەمانە هیچ کامیان خواستە بنیادین نییە. ئەمانە هیچ کامیان دەسەڵاتە دەستگرتن نییە.
علی خامنەی بچێت مشتباتێت ڕاندخۆرەکانە دەسەڵات ناگۆڕێت ئابووری عوەز ناوێت هیچ دموکراسیەک ناتوانێت لەم جامعە حاکم بێت دموکراسی یانی نوێنەرایەتی دەی تۆ ساحبان و قدرت و ئینحیسار تەڵەبانی اقتصادی و ئەوانەی ملیارد سەروەتیان هەزوو بازاڕە تاران وا لە دەستیان و بازاڕە ئێران و بەندەرەکان وا لە دەستیانە چۆن ئەیدەنە دەستەوە چۆن ئەیدەن بێت تۆ چۆن نتوانین لیان بسێنیتەوە ئەم اقتصادە چۆن دروستەوێت ئێران وڵاتێکە دەوڵەتە ئێران یعنی تەبدانە سەر چاڵ نەفتەکان دەی دەوڵەتێک کە تەپەداتە سەر چاڵە نەفت هەرچی دۆلارە لە نەفت دەری تێرێت لە فرۆشتنە سامانە سۆشتی وە دەستێرێت تۆ چۆن نتوانێت حساب قوتابی لێ بکێشیتەوە بە چه سوورەت توانێت بە قانون ئەم قانونە زەمانەتە ئیجراییەکەی چییە حکوومەت خۆی توانێت قانون تعلیق کا تحتناوە ئەمر ئستثنایی قەیران ئەزمە وتوانێت قانون تعتیلکە تەوەجود کە ئاغەیان خب هەروە کە لەوێ بەرە عەلی خامنەیەگری لەگرا بەرە پاڤڵی شەگرین بەرە پاڤڵی شەگرین لەگرا هەر ئەو جۆرە کە گەرەکمانە لە ئێرانە لەو کۆرپۆریشنە یەهودیە ئێرانیە بیگەین نەجێگەی کە ئەدەن لە یەکتری خەلای دروست بێتە تا مردم بێتە دەرەوە تا مردم بێتە دەرەوە و ئێمە هدایەتە مردم بکەین یعنی مەتن انقلابی منزورمە نە بە عنوانە شەخص ئەوەی کە هەر کەسێک ڕاتە دەرەوە خۆی ئەوێت بەڕەهبەری انقلابی ئەدالەمی لە ئەسڵحەکەی بزانێت چی بکە بزانێت چه هەدەفێک خەریکە تاقیبەکە تەوەجۆکە ئاغەیان هەر ئەو کارە لە حەلی مایشت تکراریکەینەوە نایەڵین پاڤڵ بکەوێ نایەڵین پاڤڵ تڕۆ بوێن دەبینی بوون بێ ئەوەی پاڤڵ تەکانی خواردوێ بە شەرتێ لاهور بە شەرتێ لاهور خۆی ئەوەنە جەوهەری ئینسانی تیاوێت لذا بۆ لاهور ئیستە ئێشی قسەی دروست بکەی قسەی ڕاست بکەی وەکو هەمیشە نابی خمڕێت و قسەی پیرەژنانە و لاوە خواهری ناگرێت و بابی لە خوێن لە لوتە کەس نێشی خوێن لە لوتی بێت ئەم جابە ئازاد بێت تۆ ئێشێ بزانی حتمما حەزبەوەکەن تۆ ئێشێ بزانی هەم سەرت یاڕۆ هەم ماڵە هەم ئایندەت یاڕوا با بزانی منزورم لاهورە ئەگەر بەو نەتیجەگەی ئەو جار ئەتوانێ وەکو پیاگێک لەم سەرزەمینە بە لە خراویش ڕێگێکی پیاگێتی و مەردێتی و ئینسانیەتی واتە تەکانێ لە خۆی با یەخۆیە بنوێنێت بەڵکو ئەویش لەم پرۆسەسە بتوانێت تەبدیل بێ بە یەکێک لە ڕەهبەرانە ئەم مردمە گشتی ڕەهبەرە منزورم ئەمەسە بتوانێت ئەو ڕۆڵە بۆ خۆی بگێڕێت و ئێمە ئەم دەرفەتە لە کەس ناسێنین کاکە ئاسۆ با بزانی مبارزانە من کوڕە موعتادەکانن کەنیشکە بێپوڵەکانن ئەوانە نەوا هیوایان بە زیندگی نەماکە ئەوانە نەوا خواردگیانەوە بوون بەست ئەوانە سەربازانن ئەوانە نەکە ئینقلاب ئەتوانن بکەن بە شەرتێک کە ئەقڵە ئینقلابی و ئێرادەیان تەکان بن لذا من دەواازەیە ئینقلابم لە کەس نەبەستگە مەیدانە مردایەتیم لە کەس نەبەستکە کاک ئاسۆ ئیستا جنابە هاتی تەسەر و جنابتم ئەناسی کە جنابتم هاوردە سەرۆ من دەفعەیە لە لایڤێکە کابرایەکەم نەناسی کردم و مەجبوری کردم لایڤەکەم تعتیب بکەم چون حرەکەتێکی زشتی کرد لەبەری دووربینەکە تێگەی ئەنا من دووربینم لە کەس نەوەستگە کاک ئاسۆ ڕەنتێکی ئزافم بە جەنابە نەداگە تۆ ئەناسن بۆی جەنابە تەشریف هاورد ئیستا فەرمووەکە ممنون من لەوە زیاتر مزاحم ناوەم فقط یەک سوالی تر مەستوانی خۆت یعنی دووربینەکەی من قەت بکەیت قەتی نەکەی چوو دەنگ کزەوی قەتی نەکەی جارێ سوالەکەت بکە تا جواب بۆم و بەد تەشریف بووە ئەتوانین دووربینەکە تاریکەی ئەتوانین دووربینەکە تاریکەی لەنە کێشە نیە فقط ئەوە وتم کە یعنی ئایسە من قەتی بکەم دەنگی لایڤەکەیەوە کزەبی وانە کزەبێ مەگەر کاک شارۆ عادڵ کاک عادڵە خۆمانە بێت مایکرۆفۆن بگرێت باشە کاک عادڵ ئەدەکە دەوێنم کاک دیاری محەممەد نادناسم دلیلەکەی تەنیا ئەوەسەنا پێم خۆشە بێ بەشداری بکەی ئەگەر بدناسم پێم خۆشە بەڵێ فەرموو کاکە کاک پێمان من بۆ تۆزەحاتێک کە دات من لە نیەتی ئێوە تێگەیشتم و پێم وایە نیەتێکی باشە و دڵسۆزانەست یعنی ڕێگەدانەخستن لە هەر کەسێک بەتایبەتەوەی کە ئێمەمانانی زەمانێک جزوی باز ئەحزابێ بووین کە ئەو باز ئەحزابە دەستیان لە خەیانەتێکا بوو بۆ قۆڵبەستکردنی ئەو خەڵکی کوردەوارە و تەحویڵدانی و خەساندنی بە نسبەتی بۆ ئەوانەیە کە حکومڕانیەکەن لەسەر ئێمە ئەو جا حکومڕانیە کە باسێت کرد نە پاڤێڵە نە
ئەم برادرانە حکومڕانێکە عوسمانی ئومەیەس ئەیکەن و کردویانەتە ئایسا لەسەرمان وە خۆب لە نەتیجەی بازە تەغیراتێکە کە ئیجاد بووە ئیتر ئێمە ئیمڕۆ ئەو پەردەی گۆزەشتە نین و گوێڕایەڵی کەس نین وەلێ سوالێتر کە لە زەهنما بووەی ترتم قسەیەکم نییە بۆ وتم ئەتوانی یانێ ئەتوانی لایڤەکە من قەت بکەیت و گوێ لە تەوزەحاتەکان تەگرم ئایا ئەگەر ئەم کایە هەڵەوە بکەڕێتەوە یانێ وەکو ئەوەی کە پاڤێڵ تاڵەبانی لەژێرەوە فەرماندەکانی دژە ترۆریسن ناوەکەیم لە فکرۆ بچووەسەوە کابرا کە فەرماندە بوو دوایەوە بەڵێ وەهاب هەڵەبجێ ئەمانە گشتی درۆست ئەڵبەتە نییە وەێ دەرکل حتممەنەکە اتفاقاتێک لەو شێوە کەفتووە کە بە تایبەت ئەوەی کە زمانی من تەک نەفرێکا قسەم کرد لە هەرێ لە دەوروبەری سلێمانیا فامیلی یەکێک لە سەرکردەکانی پێشووی یەکێتی بوتم دلیلی چی بووکەوە کەفتنەتەک لاهوری شێخچەنگی وتی کاکە کابرا لە ئەوروپا دانیشتووە خۆ ناتانێت من دفاعکەم نەشی لێرە خۆم لە خۆم دفاعکەمەوە تەک لا شێخ لاهورا بوو وقەتەن ئەو خەڵکانە بەو ڕوانگەوە کە بەو تێڕوانینەوە بۆ پاراستنی خۆیان حتممەە مەسن پاپێڵێکەتانێت تۆزی خۆی مۆڕۆکاتۆلیان و بیان ترسێنێت و بیان خاتێتە خۆیان ئیسا ئەو هەب هەڵەبجەیی ئەگەر تقریبەن بێژین شەوێکە یانێ بۆ بەلا ڕێدا بردنەکە حتممە سەرکردەکانی دژە ترۆر و ئەو هێزەیەکە لە اختیاری لاهورا بوو مەعامڵە گەلیکیان تێک پاڤێڵا کردەوە لە ئیسایمە ئێژین مهرەی ئەمکایە هەوڵگەڕێتەوە بە پێ ئەو ئطلاعاتێک کە لاهوری شێخچەنگی تەوەسودی جاسووسکەرێکی کە لە گوزەشتا بوویەوە زندگی ڕۆژمەڕەی خەڵکی کۆنتترۆل کردووە و بەتایبەتەوە کەسانە کە ساحێ نفوزن مامۆستای ئاینین وە خۆڵی خۆیان یا حتا لە ڕەهبەرانی یەکێتی وەکو سعدی ئەحمەد پیرە نەزانم خەبەرت بوو یانەکە کەسێکی لە ئەوروپا لایڤێکی یەهێنێکی قسەکانی سعدی بڵاو کردەوە ئەویش بەتایبەتەوەی لاهور ژن و مناڵەکەمی دزیوە ئەمانە یانێ کولی زندگی ئەو خەڵکانە کە تۆزێ ساحێ و نفوزن لە کوردستانە تەوەسوتی دەستگایەکە لە اختیاری لاهورا بووە نزیک بە یەکدەهە و وردەیەک زعفەکانیان هەست لەژێر دەستیە ئایا بۆ نمونە ئەگەریتر لاهور کەفێتە بوارێکەوە بێژێ مثڵ من ئەمانە بڵاوەکەمەوە و زعفەکانتان دەرەخەم و ئەمانە ئیتر کەفنەتەکی و مۆرەکە هەڵە و گەڕێتەوە پاڤێڵ حەزف بێت و خەڵکی چیتەکا بێت و خەڵکی بە قەڵی خۆتێژێەوە 12,000 نەفەرە بەتایبەت بۆ پاراستنی مەنافعی خۆیان کە من هەرچەند لەسەر ئەوانە حەسە ناکەم وەلی ئەگەر لەسەر ئەو مۆزوعی کە باست کردوتە ڕێگەی نەخلا بگرێتە بەر و ئەمانە خەڵکەکەیش کەفێتەتەکی و ئایا لاهوری بۆ نمونە لە دەسەڵاتە دوای پاڤێڵ چۆن نەبینی قسەیەکم نەما لە ئیستە فاسد ڕاغەیە سێ ئاغەیان ئەم کارە ئەمکان پەزیر نییە چون ئەگەر ئەمکان پەزیر وایە ماغەل لە ڕۆژە ئەووەڵ و نایچوە جێگەی متهم تەوەجۆکەی بزانە ئەمانە هیچ کامیان دەسەڵاتیان بە زەحمەتە خۆیان بەدەست نەهاوردگە کەوتکن بە ملیا فکریان کردگە مناڵبازیە و مافیا بازیە و سەرانە گرتنە تەوەجۆکەی بۆیە ئەو کەسی ئەم پلانەی ڕژاندگە پاڤڵ نییە کەسانێتر وا لە پشتیا مطمئن و مەلا بەختیار وا لە پشتیا کەسانێکی تروانە پشتیا پلانەکە منزورمە ئەو تەغیراتەی کە ئیستە لە ژێرە ناوە لاهور ئەکرێ لە دەستگای دژە ترۆرە تەمام ئەفرادە بچووک بچووکیش ئەگرێتەوە ئیستە پلەپایە ئەگۆڕێت لە ناویە لەزا وەهاب هەڵەبجەی ئیتر کارمەندێ نییە بتوانێت بەڕاحەتی ئەم دەستگا بخوا چون ئیستە فرە کەسێک پلەی نییە پلەی پێدریاگە دریاگە سەسەرەوە تۆجۆکەی فرە کەسێ پلەی بووگە لێسن ریاگەسەوە فرە کەسێک جەواسیسە قبلی بووگن کولەن دەریانەکەن تۆجۆکەی ئەمیانە کردگە و ئەمە ئەقڵە ئەو ئاغا نییە ئەو ئاغا کەسانێکی تروان تەکیا لاهور باختە سیاسی کردگە مردگایی کە لە سیاسیەکەی مردگە وەلی ئەگەنم شتەی توێژی تێلەژێر و بە مەعاملات هەڵیخاتەوە هەرم فاسدە سەکاس ئەرێ وەلێ ئەوەی کە من وتم داستانێتر و بزانێت و ئەگەیتە جێگەیە ئەوێنی ڕێگەی دەبەر و دوات نەماگە ئەتوانی دەرچی بە خفەت زندگیکەی
بەڵام ئەم ژیانە خەفتە پێ تەحمل ناکرێت پەیدا بێ ئینسانی وە تەوجۆکەی وەلذا لە شەڕێکا کە ئیکام مەجبورە تماشاکە ئەم قسانەی لاهورە 180 دەرەجە فەرقێکردە کە قسەکانی گوزەشتەیە گەرەکی بیکا وەلی وە ترسۆ دەسی بووەوە نایزانێت تەوجۆکەی ئەم ئاغا خەریکە یەواش حرەکەتەکە دەرسوێتی ئەو خەریکە بە وەخت دەدەستان تەواو مۆرەکانی ئەسووتێت تەواوە ئەو دەرفەتەی ئەسووتێت ئەوەی کە تۆ ئەوێنی من هەر شەو سعیەکەم محاولەکەم دیبیت بکەم لەبەرەوەی لە تازەگی نەکەفێ کۆن نەوێ خەڵک فەرامۆشیکە من نایەڵم فەرامۆش بوێ تۆجۆکەی خۆی نافەهمێمانە ئەو خۆی ئەم بازیە نازانێ منم بازیە خاسە ناسمە کوتەی کەوتگە پس من خەریکم هەدایەتی ئەەکەم و ئێمەی مردم خەریکین هەدایەتی ئەەکەین هەرواکە تەمام ئەوانەی وا تەوەسوتە دەوڵەتە ئێرانی قەرارە حەزب بوون ئەدەیەکیان ئێشی چڕیان بکەیت وەکێک لەوانە مەراجعە تەقلیدە شیعان بابزانی ئێشی بە ئەندازەی مشتەبا خامنەی بچووکیان کەنەوە یا ئەیان کوژن یا بە بەرچاویان و تەجاوزەکەن بە ژن و کەنیشتیان و فیلیان لێگرن تا دەم نەکەنەوە تۆ وەختی قەبارە بچووکدا ئەنی بەسەر مردمێکایشی مردمەکە بینیتە ئاستی ئەو قەبارە بچووکە لەو خواردتر تا تەحملیان پێ بکری ئەم ڕەهبەریان بێت تۆجۆت فەرموو کاگاسۆ دێ ئومیدوارم جوابەکەت کرد تاکە زۆر خۆشحاڵ بووم شەو ساڵێکەوە تاقسم کرد شەو شات منی شەرواغەگیان خواردز قوربانت پێمان وەختت بەخێر باشی کاگادڵ وەختت جەنابیشت بەخێر ئەحواڵت بەلاخرە توانیمان بەشدار بیت فەرموو کاگادڵ لە ئاخیرا بیرم کۆتەوە من دو ڕۆژە شکات کراوم لە فەیسبوک سزاییاوم تا 6 ڕۆژ پێویست ناکەوانە بێژیت فەرموو فەرمایشاتە بکە ماندوو نەبی کات پێمان دووبارە دژی داغەیان بۆیە وەختم گرتی کۆمەڵی کۆمنتی مناڵ و مەزم و تو لە حیزبی وەمانەم بینی بە حەقەت ئینسان خۆی لە بەرچاوەکەوێ عادیە کاک عادڵ عادیە بام قسانە بکەن ئێمەش جواو ئەدەین و ئەوە کۆمەلگاکە ئەبێ بە دوو بەش خائینین و خادمین نابابیکەن قەیناکە دروستە ڕاستە فەرمی قسە با بکەن وەڵێ قسە ئینسان ئێستا جەنابە پیاوێکی لە تەمەنێکی دیاریکراوە لە تەمەنێک بۆ نمونە 40 ساڵی ئەبێ قسەی تەمەنی 40 ساڵی بکەی گوناحە عیبە قسەی تەمەنی من بکەی عیبە بۆ خۆت عیب وایان نا عیبە ئێستا من قسەی تۆ بکەم من 10 ساڵم ماوە تەمەنی تۆ ئەمە قەینا لە بارێکە خاوڵ بەم مەسەلەن زیرەک بم هەوڵ بەم شت بخێن هەوڵ بەم لە تۆ شت فێر بم دوایی بیڵێمەوە ئەمە قەیناکە بەڵام تۆ هەڵسی قسەی مناڵێ بە کابرا بڵێ تۆ ڕۆژهەڵاتی لاقە چێ بەسەر باشوورەوە آخر نەفامی بێدەماغ کاک عادڵ من معزەرەت ببەخشە کاک عادڵ با من شتێ عەرزکەمە خدمەتت بزانە کاک عادڵ ئێمە فرە کەسی ڕۆمانتیەکە ئێژەی کاکە گیان ئێوە ڕەهبەریەتە جەریانە ئینقلابیەکە کەنجواوە خەڵکی مەدەنەوە ئەم جۆرە مبارزەوە ئێمە ئیکەین کە حەقیقی تەرین مبارزەس تا ئیستا نەکریاگە بۆیە ئەگەر بە ئەقڵە خەڵکی بگایە کردبوویان بزانە کاکە عادڵ من زانایی دنیام بوێت وەزن دنیام بوێت لە ناو مردمە خۆمانایەمە دەرەوە دوژمنی کە من ناوی ئەوەم بووگە بە ئەقلیەت وەچوو بە سەناوە زێهنە مردمە من تەکە ئەو فەردە شەڕ ناکەم تەکە ئەقلیەتەکەی شەڕەکەم بزانە وەختی بە کابرا لە پابلیکە ئەیشکێنم بۆ خاتریوی کابرا بڕوا فکری لێ بکاتەوە و تەئسیری تێ بکە و بڕوا بیرێ بکاتەوە مەسیری ژیانە خۆی بگۆڕێ دوژمنی من ئەو ئەقلیەت هەسە ئێوە نەگەران مەون ئەم شێوە مبارزەوە ئێمە ئیکەین تا ئیستا کەس نەیکردە تێ ئەگەر ئەو کارە ئێمە ئیکەین خەڵک بە ئەقلی بگایە بیزانیایە خود دەمێک بوو کردبوویان ئەم گشتە فەسادە لەم جامعەی ئێمە بڵاو بووگەسۆ لە فەسادی ئەقڵ لە بیرۆ نەکردن لە حماقەت دلیلی وەسە لە جامعەی ئێمە پیاگێک نەما وەختێ لە ناوی مەجلیسێکا 4 نەفەر قسەی ئەحمەقانە تا بێژێ کاکە تۆ قسەی ئەحمەقانە گشتی وتی لاوە من چی و من بۆ خۆم گۆشتاڵکەم و بۆ خەڵک لێم دوورکەوێتەوە وەختێ تەماشامان کرد چی گشتمان وای لە ناوی زەلکاوە
تۆجۆکەی وەلی ئەوسا پیرەکانی قەیم کاورا ڕەفتاری خراویە کرد ڕاستیان نەکردو ئیستێشە ئاغاگیان ئێشێ واوێتە نگەران مەون ئەمە ئەقڵە سەلیمێکە کە کریاگە سەناو و زەهنە مەردمە ئێمە ئێشێ بیشکێنیت مثلا ئەو کوڕە بوو ئەمشەوا قسەی کردوتی ئینقلاب شتە خراوێکە لە 57 دیمان ئەوە گەرەکێسی ئێمە بڕۆینە ژێر بارە دەسەڵاتە جمهوری ئیسلامی ئەوە گەرەکێسی ئێمە قبوڵی کەین ئەمە هەر بمێنێتەوە نەگۆڕێت نانا ئەو گەرەکێسی نەگۆڕێت ئەو قسەی عەلی خامنەیی تکرارەکاتەوە دەیمن چۆن کاک عادڵ چۆن پێلەقەی پیا ناکێشم ئێشێ بیکێشی تا بیسی تریش وەکو ئەو قسە ئەکا ئەو قسە نەکا و تۆ ئاوا ئەو قسە باتڵەکەیتەوە بزانە دەوڵەتە ئێران گەرەکێم قسە بکاتە مشکیتەوە ئەڕوا دکتۆرای سیاسی تێرێ دکتۆرای کۆمەڵناسی تێرێ دکتۆرای دەروونناسی تێرێ ژنێ زەریفێکە بۆ تێرێ لە ئەمریکا ئوستادی دانشگاز تێتە ناوی تەلەڤیزیۆنی بۆی ساف ئەمریکا ئێژی ئینقلاب شتە خراوێکە و بشتی خراو ئەوێت و ئێشی ئەمە حفزکەین و بڕۆین ڕیفۆرم بکەین تێگەشتی بۆیە تۆ ئێشی ئەم ئەقڵیەتە بشکێنی لە خەڵکیە و ئێشێ دقیقەن بەو زوانەی کە ئەم خەڵکە ئەفەهمێ و تۆ ئەگەر کاورا شعوری پوێت ئەگە کاورا شعوری بێم قسەگەلە تکرار ناکاتەوە کەسێک کە مبارزە و واقعی وێ لەم قسانی منە ناڕەحەت ناوێ چون باوای خۆی وەبیرەکەوێتەوە ئەم قسانی منە هیچێکی نەمایش نییە من بە کاورا ئێژم بێرە سەر و ئەم قسە تۆئیکەی بێژی بزانم چۆنە بزانم ئەیزانی یا هەروە لووسکەڵا هاتکی تەگران خۆت دەرەخەی خۆت دەرمەخە چووتە مەجلسە پیاک وەکو پیاک دانیشە خاز گوێ بگرە فێر بووە ئەگەر نازانی بڕۆ بپرسە تا فێر بووی بۆیە جناب نەگەرانمەوە ناڕاحەتیشمەوە من خۆم کارە خۆم ئەزانم خەریکم چیەکەم کاک عادڵ ئەرزم کردی ئەم مبارزەی ئێمە زۆر نامۆس خەڵک نایزانێ دەیەگەر خەڵک بیزانیایە تا ئێستا کردبووی وتۆ تەئسیراتەکەی کردبێ قسەیەکی وام کردبێ مەسەڵەن دەبێتم کابرا خەریکی چییە بەڵام وەکو تۆ جەناب فەرموود دوو جار گوێم داوێتە فەرمایشتی یا جەنابە یا دوو پیاوی تر کە وەکو تۆ قسە بکەن یان فکریان وەکو تۆ بێ یان خۆم بیرم کردبێتەوە من ئەمە خەریکی چیم ئەم پیاوە بۆ وانە بۆ ڕاز ناکە دێبا بڕۆم بە دوای بزانم ڕاستەکەیانە ئەتر نابێ وەکو تۆ وەڵی تکرارم کردو خەتای خۆمە خەتای کەسی تر نییە حکوومەت من هەموو جارێ وتومە نەفەقیرە ێستا لە کۆمنتیش بۆم نووسی بۆ کوڕە نووسیوی کورد گوناحە و فەقیرە وتومە نەگوناحە نەهەژارە ئەحمەقێکە بەو ناوە هەر بێژگە حکوومەتی هەرێم هەر کەسی تر وایە سواری کۆڵیە بوو ئەوێ سواری کۆڵی بوو کاکە عادڵ ئێمە ئەگەر قبوڵمان کرد نقصانیمان هەست بزانە ئەم خەڵکە لە هەچیشتە لەخوا ئەپارڕێت و ئێژێ کەمە لە جوانیە ئێژێ کەمە لە پوڵە ئێژێ کەمە لە هەچیشتە ئێژێ کەمە بەڵام کە ئەگا بە ئەقڵ کەس نایژێ ئەقڵم کەمە کەس نایژێ ئەقڵم کەمە بزانە ئاغاگیان ئێمە ئەقڵمان کەم نییە ئێمە ئەقڵمان فاسد کریاگە خۆمان مقەسرین لەم فەسادە ئێشێ ڕۆژێ قبوڵکەین کە خۆمان شەریک بووین لەم ئەقڵە فاسدە و ئێشێ ڕۆژێ قبوڵکەین ئەم ئەقڵە فاسدە ئەگەر ئەم دوومانە قبول کرد ئێمە ئەوینەوە بە ئینسانێکی واقعی ئەگەر قبوڵمان نەکرد هەر لەمە ئەمێنینەوە ئەم ڕێگەی ئێمە گرتکمانە دەرۆ ڕێگەی سەختێکە ڕێگەیەکە کە جەماعەتێکی فرە و فراوان هوتەرە تێ ئەوەن و تۆ تەنیا لە بەرامبەرم فەسادە وێسیاگی تۆ تەنیا وێسیاگی وەلی مانەوەی تۆ بەردەوامی تۆ و تکرارە تۆ ئەوان گشتی ئەشکێنی چون ئەوان گشتی متەزەلزلن گشتی درۆزنن گشتی لەرزۆکن گشتی بێبنەمان و ئەوانە وەکو بەفری کەریخان ئەتوێنەوە و تۆ ئەمێنیتۆ و تۆ تەنیا هەیکەلێکی واقعیت کە ئەمێنیتۆ و ئەمسالی تۆ تەشەناسێنی بۆیە ئێوەمانان وەکو یارانە ئاخێز کارە گەورەیەک وا لە ئەستۆتانە بەردەوامیتان بەردەوامیتان و تکرارتان ئەم فەزای فاسدە ئەشکێنێت دێ ئەگەر ئەمرێکرد نییە ئێمە دایخین دیبیتەکە